أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم. ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. صدق الله العظيم. خوايا بناوت قورة ترناوى تو خود زاني بنام هنا يا رب عالمي لجر بحر بار بدستي خوتا همو خير وشر أتوزاتيكي عالم ومعبود كدنيا لجود هنا بوجود هر لجنو استامور ومقاز بإذنت هيج كاس هيج نادات بكاس خوايا رحمتو بنهايتان ذرة يقلد فات بكفايتان همو جان داران پنايان تويان هر يك برزا هر هولي خويان خالقي زانا هر پنامتوي اگر بيوتو خود گناهم نشوي امن عبديكي رورش ورنزارد ابيتشي بكام بهانا سيسارد بدبختم بهوي قناه خطور ريق درنا كام كبين بو حزور رحم بيبكا بلكو بمرزقار باريس قارن بالعذابي نار باريس قارن بالعذابي نار خوايا بناود قورة ترناوى تو خود زانی پنام هناوا پنام هناوا
يا رب عالمي لجير بحر وبار بداستی خوتا همو خير وشار بداستی خوتا همو خير وشار. بسم الله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث ورحمة للعالمين. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێ و لە دووەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان پێتان ئەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی تایبەت بە مانگە خۆشەویستەکە و شاماهی ساڵ مانگی ڕەمەزانی ئازیز و لە دڵە شیرین و خۆشەویست و میوانی ئێسکسووکی نێو 12 مانگ. خۆشەویستان و بەڕێزان گوڵزاری ڕەمەزان دووبارە هاتەوە خزمەتان بۆ ماوەی 2 کاتژمێر لە خزمەتی ئێوەی زۆر بەڕێز و خۆشەویست ئەبین ئینشاءالله بە هیوای ئەوەی ببین بە میوانێکی ئێسکسووک لە لای ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست. خۆشەویستان و بەڕێزان ئەم بەرنامەی ڕاستەوخۆیە هەروەکو ئاماژەمان پێکرد لە بەرنامەی ڕابردوو کە دوێنێ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز بوو باسمان لەوە کرد کە چەند تەوەرەیەک لە خۆ ئەگرێت ئەم بەرنامەیە. دوای ئەم تەوەرەیە دوای ئەم بڕگەیە کە بڕگەی قورئان خوێندن و مۆشیحات و سرود و پێشەچی بەرنامەکەیە ئەچینە لای بڕگەی دووەم کە کاگڕاز پێشکەشی ئەکا ئەویش بڕگەی پرسیار و وەڵامی شەرعیە لە مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ دیار کە دووبارە بەخێری هێنینەوە بۆ ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پەیام بەخێر بێت سەر و سەرچاوان. کاگڕاز دووبارە سڵاو لە بەڕێزت. سڵاو بۆ بەڕێزیشت لەگەڵ مامۆستا دیار شێخ دیار محەممەد میوانی بەرنامەکەم ئەمڕۆ پێم خۆشە لەسەر وەکوڵێ لە بەردەم دەرگای تەوبەدا گەڕانەوە بۆ لای خوا. بەڵێ زۆر مانگی ڕەمەزان وەکو دوێنێ ژاماژەمان پێدایەکێکە لە وێزگە گرنگەکان بۆ گەڕانەوەی مرۆڤ بەرەو لای خواوە وەکوڵێ تەبەڕاکردن لەو هەموو گوناه و تاوانەی کە ئەی خاتە سەرشانی خۆی وە یەکێکە لەو وێزگانی کە ئەتوانێت لەم وێزگەیەوە وەکو چۆن کە مرۆڤێک دەچێتەوە یەکێک لە مۆڵەکانەوە ئەو شتانی کە قاچاخ و نەشیاون بەو شوێنە ئەتوانێت لە وەکوڵێ بەم فلتەران ناتوانێت بیان باتە ژوورەوە. ڕەمەزانیش ئێمە چۆن بتوانین بیکەینە یەکێک لەو وێزگانەیە بۆ ئەم تەوبەیەش من هەمیشە ئەڵێم کە خوای گەورە ئەم هەموو پێغەمبەرە بەڕێزەی خۆی خستۆتە عازیەت و ناسۆر و میحنەت و وەکوڵێ خەیتونە تێژێر تین و تەوژمی جاهلیەتەوە تەنها بۆ ئەوەیە کە بەندەکان بۆ ئەم هەدەفە گەورە بۆ ئەم ئامانجی تەوبەیە بان بکەن. مامۆستا دیار زۆر دووبارە بەخێرهاتن دەکەم بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. تاعەت و ڕۆژی ئەمڕۆشت قبوڵ بێت. ئامین خوای. مامۆستا دیار پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانین تەوبە چییە و بە چ شتێک دەگوترێت تەوبە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلي وسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. دەستان خۆش بێ خۆی گەورە جزای خێرتان باتەوە بخاتە میزانی حەسەناتمانەوە جەمیعاً. تەوبەکردن لای ئەهلی عەرەبی و لە کتێبەکانە وا تەفسیر و ڕاڤە ئەکرێ یعنی گەڕانەوە. تەوبەکردن مستەلەحێکە بۆ هیچ کەسێ بەکار نایەت و بۆ هیچ مەسئلەیە بەکار نایە ئیلا بۆ گەڕانەوە بۆ لای پەروەردگار نەبێ جەلە جەلالوه. لەوانەیە بۆ لای خەڵکی کە ئەگەر بەکاری بێنین ئەڵێن عەودە ئەڵێن ڕجوع بەڵام تەوبە مصطلحێکی قورئانیە مصطلحێکی ئومەتی رسول الله صلى الله عليه وسلم بەکارهێنراوە بۆ گەڕانەوەی بەندەکان ئەوانەی سەرپێچی ئەکەن ئەوانەی خەتە سوورەکان ئەبەزێنن ئەوانەی کە تاوان ئەنجام ئەدەن ئەوانەی کە مقصرن ئەوانەی کە هەموو گیانیان عیبە ئەوانەی کە اعترافەکەن بە تاوان و ذەنبیان تاوان و گوناهەیان بۆ لای خوای پەروەردگار جەلە جەلالوه. مامۆستا هەمیشە لە کوردەواریە وایە یام هەر لە وەکوڵێ چەمک و زاراوی شەرعیشا بەو مانایە دێ لە کوردەواریە ئەڵێن تۆبە و ئیستیغفار. ئەم دوانە وەکوڵێ چ پەیوەندیە لە نێوانیانەیە هەر یەکیان هەر یەک شتەیان جیاوازن تۆبە و ئیستیغفار. ئەم دوو مصطلحات دوو مصطلحی جیاوازن. تەوبە وەکو وتمان گەڕانەوەیە بەڵام ئیستیغفار
كفعلك غفرية سين وتاء بشيت السر كلميك لزماني عربية داواكارية طلبة كالي أستغفرك يعني داواي لي خوش بوند لي أكم يعني ليم خوش به بلام توبة كردن كالي خوايا أتوب علي يعني قرامة وبولات توب علي يعني لتاوانا كان ببورة لتاوانا كان ببورة وقوة مصطلحك قرآنية وأمرك قرآنية قرآن فرميه وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون ويا حكم توبة لا زانيان واجبة وعلى الفور نك على التراخي يكسر إنسان كان إنما التوبة على الله الذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب كوات التوبة أبي لقريبي تاوانك بي نزيك تاوانك كاتك إيكات يكسر توبة بكي وكباوك آدم دايك حواء كاتك خوا أمري بيا كردن ولا تقرب هذه الشجرة فتكون من الظالمين باوسا ئەی لە نێو بازنەی خودی ئیسلامە کاتێک ئەم بەندەیەکی گوێڕایەڵ و فەرمانبەرداری خوا و فەرمانەکانی پێغەمبەری خوا ساڵسەم جێبەجێەکە ئەم بەردەوام پاڕانەوە و داوای تۆبەکردن و ئیستیغفارەی بۆمە بۆ چییە لە کاتێکا بۆمە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم فەرمێ من لە هەمووتان پارێزکارتر و لە خواترسترینتانم کەچی بۆمە ڕۆژی 100 جار داوای ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا ئەکەم خۆی کێشەکەی ئێمە ئەوەیە تێگەیشتوین کە تەوبەکردن بەس بۆ کاتێک گەبێت کە تاوانێ بکات ئینسانەکە مرۆڤەکە مسلمانەکە تاوانێ ئەکات تەوبە ئەکات بالعکس تەوبەکردن گەڕانەوە هەموو کات و ساتێک ئینسانەکان ئەبێت تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار بۆیە قورئان فەرمێ یا ئەیها الذین آمنوا قورئان فەرمێ واذكر ربك في نفسك تضرعا وخيفة ودون الجهر من القول بالغدو والآصال ولا تكن من الغافلين مفهوم مخالفة كن من الذاكرين كواتا همو دقو كاتو ساتتو به لذاكرين بيت والذاكرين الله كثيرا والذاكرات مقامك لدى مقامك فما دام أم مقام من بنسيب نبو همو دقي لذاكرين نين بيويست بتوبة كردنا بيويست باستغفار كردنا بويا محمد رسول الله صلى الله عليه وسلم لبخاريا صجار لمسلمة حفتاجار والله إني لأتوب إلى الله وأستغفره في اليوم 70 مرة للفظ بخاريا إنه ليغان على قلبي وإني أتوب إلى الله وأستغفره في اليوم 100 مرة ليغان على قلبي يعني منيش جاري واهي توشي أو هزب كم وكرتيك أكم هزب غفلتك أكم مع العلم محمد رسول الله إني وهو جناب فرميتي إني أتقاكم لله وأخشاكم له لا يا كم كسم كبالتقوى تربم وكسيك هبي لسر أرزا وحيد بيك خشي هبي لبرودجان محمد صلى الله عليه وسلم لقالوا يجار رجعنا حفتا بوسط بس حفتاك الهدو لفظك صحيحة حفتاك أصحتره بو قرآن أماجي في داوة وإن تستغفر لهم 70 مرة كواتا في صلى الله عليه وسلم بردوام حفتاي كردوة جار كدتي بسط وكو زانيان أفرمون فالصد بو حفتا هيك يجينا كردو عليه الصلاة والسلام ابن القيم رحمة به أفرمي استغفاري محمد بو تشيبوا بو أو بو لما قام عليه هستا كم بو خوا فاستغفر الله بو او مقامي كتوش عايزتي من يشاد عائشة جفرمي يدي بواز لهما مشون وجناين اي خوال گناهي رابردو دات خوجنا فرمي اي ناتب بو من عبدك سباس گزارم وكو نوح وكله افلا اكون عبدا شكورا فهميشه تماسا ام توبه كردني نيو بازني اسلام كاتك بنديك وكله بتواي معنا گويرايل و فرمان بردار بو فرمانكاني خوا بو گيشتنيتي بكروك وكله دلي ام اسلامه بۆ زیاتر نزیکبوونەوەیەتی لە خوای گەورە بۆ زیاتر عیلاقە خۆشبوون لەگەڵ پەروەردگارە جەل جەلاله چونکە ئینسانەکان ئەسڵ وایە وەکو سەعید نورسیە فەرمێ ئینسان لە دنیاە دوو شتایە یەکەمیان ضەیفە دووهەمیان موظەفە یەکەمیان میوانە دووهەم فەرمانبەرە ئیسا میوان کە چێتە ماڵێک بەس داهانی شێ شوتی بۆ هێنن پرتەقاڵ و تەرتیبە لەو ئێمە بەڕۆژین حەقە باسی شتانە نەکەن اینجا بەڵام یەک خصلەتیکەی زیاتر ئەوەیە فەرمانبەرە موظەفە مادەم موظەفی تۆ پێویستە بە عیلاقەیە لەگەڵ ربكتا كرب العالمين كخالقته كخلقك فسواك فعدلك أما بشيء باستغفار وتوبة كردون لي خوش بون توبة كردن بكردي بزماني عشائري يعني شاك سازي وباك سازي لناخي إنسانك يعني في وزنك إنسان كتوبة قبل أستغفرك وأتوب إليك وأم مصطلحاتنا بل خوايا ليم خوش من خجالة كواتما مستأما باسخ أوي كتوبة كردني شروطي هي مرجي هي أكيد أم مرجانة تشين بوي بينر بيزانه مرجەکانی تەوبە وەکو لە کتێبەکانە هاتوون یەکەمیان ئەبێت ئەم ئینسانە کاتێکە تاوان ئەکات یەکسەر واز بێنێت تاوانەکان ئیقلاع کات بەڵێ وازێنانی خراپە زۆر گەورەیە ها هەروە گاڵتە نیە ئێمە باسی کەین کەسێک فێر بووە 10 ساڵە لەگەڵ شتێکایە بۆیە ئێمە کەسێک کە پێی ئەڵین
جگەرە وردە تەرگە نامانەوێت پاکەتەکە لێکە و فڕەیە یعنی دڵی بۆی لێ بیبینێ ئەمانەوێت ڕۆژی چەند جگەرای کێشە لە 20 بیکە بە 90 مانگە لەسەر 90 بڕۆ بۆیە ئیبن تەیمیە فتوای داوە سێ تاوانە هەیە تەوبە بکە لە سەرێکیان بە دوانێک بمێنێ تەوبە عن تەوبە یان جزئی پێوتێت تەوبەی جزئی جائزە فقەزم لەسەر مەرجی یەکەمە کە ئینسان ئیقلاع کات واتە واز بێنێ لە تاوان دووهەم عەزیمەتی بۆ دروست بێ لەویا کە نەگەڕێتەوە سەرم تاوانەکە چ صغیرە بێ چ کەبیرە بێ مع العلم ئیمامی غەزالی لە ئیحیایە ڕەئێگێنێتەوە کە صغیرە و کەبیرە نییە بە حەقی خوا لا تنظر إلى صغر الذنب وانظر إلى من عصيته فرق لم برسيارة بله لقضية أويك عزيمتها بينك الريتو السري هيا الله جناهي بتشوك بدأ زوج الرو تشيو كومر شد لم قصان آخر كيشا كان موصل محمود أوية حتى إسد تاوانا بشوكا كان كزني بيرا خويليا تاوانا بشوكا كان لا إما غيبة القرآن ولا يغتب بعضكم بعضا يحب أحدكم أن يأكل لحم أخي ميتا تاوانا بشوكا كان لا إما دروية الكذب جبريل هات أخواله النبي صلى الله عليه وسلم ليبرسي أيسرق المؤمن فرمي نعم يسرق ويتوب فرمي أيزني المؤمن نعم يزني ويتوب دزي أكاد فرمي توبة أكاد زنا أكاد زنا أكاد أيكذب المؤمن فرمي المؤمن لا يكذب أما لا يأم بوبا صغائر فأو صغائر مصطلحك إلى القرآن إلا اللمم هاتوا بو صغائر أم صغائر ناتواني تحديدي كي يعني صغائر أو يكلا قلد زنجا حديثك هي كصغائر الذنوب لقل دزنجا أروى صحيحة أو بلام لقل أو جا ناتواني كواما ما دام تاوانا وبحق إخوة إنسان جرأتي نية بلا أم تاوانا صغيرة بلام يتر يعني صغيرة وكو هاتوا لكتبه كان النظرة الأولى إنسان توشي نظرة قبل أو صحابيش فرمي إمام علي فرمي تشيبكم يا رسول فرمي يصرف بصرك لك الأولى رفثك في السوق رفثك في السوق قالوا مسائلنا أما تو غيبت بفاكهي وكو حسني بصري بفاكهه ميوه أما للنطاق صغائر درجة ف أو يعني توبة كردن يكمتوان إقلاع دوهم عزيمتي بودروس بك نقرته وسري سيهم الندم بويا محمد رسول الله صلى الله عليه وسلم فرمي لحتى ابن ماجه كالباني حسني لقلماوه الندم توبه ندم يعني بشيماني هاتش كاتبير كوتوا ابي بفرميسك او بيرك خصنا ولا خود دور كيتوا ابن القيم شخصيك جواني چوار شدينها دل خوش بون بغناه وشانازي كدن بغناه لو خدي غناها كغورت طبعا الندم جزء كي زور غوري لنا مرجكاني توبه ويلا بدم مزگوتەکە دانیشتووە کە پیاوەتەمەنەکە بەخوا خۆش بوو لە هەشتاکانە ئاحدا ئانیشتین و تەرتی ئەمە چۆن نەبێ ئەمە نابێ ئەمە تەوبەکەت تحقیق نەبووە یعنی جێی خۆی نەگرتووە الندم ئەمە سێهم چوارهەم ندم یعنی پەشیمانی چوارهەم ئەوەیە کە ڕەد المەظالم ئەوەی کە مەظلەمەتێکی هەیە بەرام کردوتە بەرامبەری غەیبەت کردووە ماڵیت خواردووە زوڵمت لێ کردووە ئیتر ئەو مەسائلانەی کە حق الناس نەک حق الله ئەوەی حق الناس ئەبێ بچی خۆت تەبەڕاکەی شی لە بەردەمیا بڵێ گەردمازاکە من داوای لێبوردنەکەم من غەیبەتم کردی من ئەم ماڵەم خواردی وەکو چۆن کابرا لەم کوردستانەی ئێمەیە کابرا لە 1986 دزی لێ کرابوو 37 سەر حیوانی لێ دزرا بوو کابرایەکیش لەولاوە هاتووە دزەکانی بینی و یانزەی لەوان سەند بوو دزی دزەکان کابرا ساڵ ڕۆی ساڵ هات لەم بدايتي 2000 شو ولا إلى درجة يابو شو أرسو يكسر لنا وسعرها لدرجة حاجي فلان ليرة ولا حاجي فلان هات دروا فرمكاك جان من حاجي فلان ولا حاجي جان أو شو أرسو يك سرا هم يجي جنابته أما بوني شيء لهشتاونا بيريد أوتي أنا والله بيرميت دوتي من دزي زكان ميان صرم ليه دزي بوم بخير كردوي يستاد شو أرسو أو نسرة لقال أما بلغ فاريا العلاقة تي وايد كتي والله يناوم درت شو حج حزناك بحاجة كي كلاواتكم حزا كم ببياوانا ومردانا بشم بو حج واي رد المظالم مرجي شوارما هندي لزانايان مرجي كي بو زياد اكن اويج اويا توبه عن قرب به عن قرب نزيكي تاوانا كبه نك سوف جناب بيناسي توبه اماجد بو كغرانوي بو لاي خوا وكل پشيمان بونوي لو همو گناه تاوانا بلام توبه كردن تا چن وكل ديبكي اسويشي هي وكو او نمونهي كجناب ديناتو يعني توبه كردن لوجه تو روجي سجل درگان پیغمبري خدا صلی الله علیه و فرمی کابرا حجابکی پوشاککی خواردنکی مشتکی حرام و خواهی گور چون دعاکانی قبول کن کەواتە ئەم دیوە ئاسۆییە ئێمە ڕۆژانە بۆ منە خراپمان بەرامبەر بە خوشک و برامان بەرامبەر بە دراوسێ بەرامبەر بە ژێردەستەکانمان کردووە لە پێشا کەواتە بێ ئەم دیوە ئاسۆییە وەکڵێت کامل کەین پڕی کەینەوە بناغەیەکی باشی مۆکە اینجا بە دیوێکی ستونیا بگەڕێنەوە بۆ لای خوا ئەوەی ئیستیغفار و تەوبە
تەوبەی لە بینی تۆ خوایە ئەوەی ڕەد المەظالم لە بینی تۆ خەڵکایە خوا عیلاقەی نییە بەسەرەوە لە قیامەتە خوا تەداخلی ناکات بینی من و تۆ بەبێ چاکردنی نێوان خۆم و بەندە بەبێ پێدانەوەی ئەو هەق و مافەی کە هی خەڵکە و لای منەوە من خواردومە بەستەم ئایا خوای گەورە نێوانی خۆم و خۆی لەو هەموو گوناه و نافەرمانی کە کردومە ئەم تەوبەیە قبوڵەکە ئەو تەوبەیە یعنی ئیشی خوایە بە تەداخلی نەکەین بەڵام خوا کە زانایان مەرجیان بۆ داناوە ئەبێ هەر چوار مەرجەکە محقق بێ یەڵڵا خوای تەعالە لێت خۆشە بێ کەواتە ڕەدی مەظالم جزئیەتێکی زۆر گەورەیە لەناو تەوبەیە ئەبێ بیگەڕێنیتەوە حەقەکە مافەکە غەیبەتەکە درۆکە بوهتانەکە بەدەمیەوە پارەکە خواردوتە ضرب هذا وەکە لە هذا دوێنێ وەکو وتمان وضرب هذا ئەبێ ئەمانە هەمووی بگەڕێتەوە پێوتێ حق الناس باشە مامۆستا لە حاڵەتێکە ئەم حق الناسە ئەم ڕەد المەظالمی کە باست کرد بۆ نمونە من نەوێرم ڕوبەڕووی ئەو پیاوە ببمەوە کە ڕۆژە لە ڕۆژان زوڵمم لێ کردووە چونکە ئەزانم عاقیبەتەکەی خراپ ئەبێ بۆ خۆم بۆ برام بۆ کە سوکارم یان شەرمی لێ بکەم ئەگەر شەرمیش نەبێ تا ئەندازێک ترس بێ بۆ نمونە من نەوێرم ئەمە بکەم چی حاڵەتێک هەیە بۆ ئەم بابەتە پێنج شت هەیە بێ حیفاظی لەسەر بکەین پێنج شت هەیە یەکێ لەوانە نەفسە ئەم نەفسەی تۆ عەزیزە ئەبێ تۆ لای تۆ ئەمانەتە ئەبێ حیفاظی لەسەر بکەی ئەگەر زانیت ئەکەویتە تەهلوکە و هەلاکەتی و ناخۆشیەوە مەظلەمەکە ڕەدەک هینەکەی بۆ ئەنێریتەوە بەبێ ئەوەی بزانێ ئەگەر غەیبەت و بەس قسەیە مادیات نییە ئەو کاتە ابن القیم جوازیاوە لە کتێبەکەیە وابل الصيب في كلمة الطيب جوازياوە فتوای ابن تەیمیە نەقلیەکات کە لە جێی خۆتەوە بڵێ اللهم اغفر لنا وله وایە لە منیش خۆش بی و لێویش خۆش بی داوای لێخۆشبوونی لێ بکە و جارێکە مەچۆرەوە سەر ئەو غەیبەتەی کە کردوتە خوا لێت خۆشە بێ ئەمە لەو کاتەیە کە هەست کرد لەوانەیە معڕەز بی بۆ تەهلوکە و مەسائلانە ئەگەر مادیاتیش بێ ئەتوانی بە هەر وەسیلەیە لە وەسیلەکان بۆی بنێریت ئەگەر خۆشی نەمابوو بۆ یەکەی بەخێر یاخود وەرەثەکەی مابێت تەسلیمی وەرەثەیەکەیت ئەگەر پارە و پول بوون مەسەلەن ئەگەر کەسێ نەدۆزیەوە مەسەلەن لە شارێکی کە بوویت بۆ نمونە ئەوەی ئەو کاتەیەکەی بەخێر بۆ ئەو کەسە جاوەکو وتم مەرجی پێنجەمی عن قرب بێ نزیکی تاوانەکە بێ سەوفەوشتی تیانە بێ تەوبەکردن وەکو باوکە ئادەم و دایکە حەوا لە ویستم بە جەنابتی بڵێم کە ولا تقرب هذه الشجرة لا داركيان خوارت يكسر هستيان كد قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين جريئانة تاوانيان كردو جريئانش قرانا وبلاي پروردگار أبي إنسانش جريئانة توبة بكات نابي سوفيها به وأم مسألة ئاەکو میقدارێکی هەبێت تەوبە لەگەڵ خۆیان بێسنوورە تەوبە کردن ئەبێ هەموو کاتێ تااقەتی نەچێت هەموو کاتێ داوای ئیستیغفار بکەی داوای تەوبە بکەی داوای گەڕانەوە بکەی داوای لێ خۆشبوون لە پەروەردگار بکەی بەڵام بینی من و تۆ سنووردارە ڕەدەکەت بۆ ئەگەڕێنیتر تەواو هەچ کاتێ تۆم بینی وەکو شێری مەیدان و سەربەرز سیر دەکەم بەڵام کاتێکە حەقی تۆ لام بێ ئەو کاتە لەوانەیە هەز بە نەقسێ بکەم ڕەبتی هەیە بە ئیمانەکەمەوە ڕەبتی هەیە بە تەوبەکەمەوە تەوبە ئەبێ ئەم مرجانەی تیا تحقیق بکرێ ئەگەر تیای تحقیق نەکرا ئەمە تەوبەکەت نوقسانە ئەمە قبوڵیان قبول نییە ئەمە ئیشی خوای پەروەردگارە جەل جەلاله مامۆستا کاریگەری تۆبە کاتێک کە کەسێک دوای بەسەربردنی تەمەنێکی توولانی لە گوناه و معسیەت و ئازاردانی خەڵک و دراوسێ و دایک و باوک و ئینجا بوونە نافەرمانیکردنی خوا و چۆن تەوبەیەکی جوانەکە چۆن کاریگەری ئەم تەوبەیە لەسەر دەرەکەوێ ئەتوانێت هەست بە کاریگەری بە چێژی تۆبەکەی بکات و وابزانێت کە خوای گەورە بە کۆڵێ پەڕەیەکی سپی بۆ داناوە ئیتر گوناهەکانی ڕابردووی بۆ لابردووە یان نە ئایا کاریگەری تۆبە لەسەر کەسی تۆبەکار دەرەکەوێ یعنی ئێمە وەکو ئومەتەکانی کە مەسەلەن ئومەتێکمان هەبووە ناوی نووسراوە وەکو محەممەد ڕسوول الله ئیگەڕێتەوە پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان کاتێک کە تەوبەیان لێ قبوڵەکان ناوی ئەنووسرا لە فەرعەکەیە فڵان تەوبەی قبوڵە بني إسرائيل فاقتلوا أنفسكم ذلكم خير لكم عند بارئكم فتاب عليكم إنه هو التواب الرحيم قتل نفس بخويا كوجه هو التوبة كيبو توبي إيما مجرد أويا كإنسانك بهمو جياني توبة بك بقرة نقب الزمان سليمان فرمي ربي أوزعني أن أشكر نعمتك أوزعني يعني أجمعني لشكر نعمتك أمو جانم كوكروا بوي أو شكر بكم أمي إنسان همو جاني خوي كوكاتوا بو أو دربريني أو توبة كتوبة كيكرد أو كاتا يتر شون بيوي ديارة أو يكيك لوانا إنسانك كزاني نقراوتو سر إيشكو كزاني اشتكى قيزون للاي وكو جاران نماو خوش ويزنية ومحبوب نية كزاني لجي أويا حسناتو شاكا أكاد چونك إما واجبة لسرشان من أفرمي بيغمبر صلى الله عليه وسلم لو حديث صحيحي ترمذية أفرميت لكاتك إنسان وأتبع السيئة الحسنة تمحوها
وخالق الناس بخلق حسن اتق الله حيثما كنت واتبع السيئه الحسنه كواتا لكاتك السيئات سيئه كردوا بتوبه كردن توبه اكيتو حسنه كيش لجيا بويا عبد الله كريم مبارك لبابي لطافته نكته وافرمي هاش كسي دتاواني قوري كرد بايك حسن لا عفوا دتاواني بشوكي كرد بايك حسن يبوك شنك الحسنه بعشر امثالها او هذا يهينك ملام بيجو توبك هي شنك توبك علاقه بيني كسكو كسكو خوايا جل جلاله او بس بو اي خوالي تخوش به دواي او جون شون جي براكيتو بحسنه بلكو سيئكيش بحسنه بوتنوسي اولئك يبدل الله سيئاتهم حسنات يعني هيج سيئه ناصرته وانما صرينا وكي لباتي سيئه بحسنه اقورك فاتا مروف توبيكي باش وسراستاني كرت رابرد وكشي بو قرآن فريها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم نصوح شيء خاصة توبة نصوح رابردوي برلستم وجناه وتاوان أقول ربو شاكيام همو توبة يام باب بپرسم توبة نصوح شيء توبة نصوح زانيان علين أو توبة كبصدق وإخلاص وأيكي بلا من قرام بوي نصوح مشتقة لنصحه نصح يعني شيء يعني آموش قاري أبي خودي توبك ببقى آموش قاري بوتو يعني كاتك التوبة كي بياني ويست فعلك بكيتو توبة مكرد من هر توبك خوي آموش قاري دكا فأوي توبة نصوح لخودي خويا ببقى آموش قاري بو تائبك إن جادوا أيين سر معنا كان كي أويك توبة نصوح يعني خالص به يعني صدق تيابه يعني بيقينه وبه يعني همو جيانه بجرمو بجرو بفرميس كوا قصر قال فرودگار ابكي جل جلاله جوازي ما وصل توبه نصوح وتوبه كي اساي شي بمنا توبه اساي او توبه كي حسني بسيطه فرمي توبتنا تحتاج الى توبه لبدل ترزينا دان 20 حلقه استغفر الله استغفر الله او توبه او استغفاري في شيء او بس زمان بلام دلي لقلانيه جارحي لقلانيه همو گیان خوێنەکان لەگەڵا نییە دەمارەکانی شاد دەمارەکانی لەگەڵا نییە تەوبەی نەسوحەوەیە کە دانیشی لەگەڵ خوایە کەسێ لا نەبێ دەستنوێژگری دوور کات نوێژی تەوبە بکەی دانیشی بڵێ من لێم قەوماوە خوایە فریام کەوە تەوبە ئەوە نییە تۆ لە بەردەم تەلەڤیزیۆنا دانیشتیت و گوێ لە ئیخبار و شانەدا و ئەستەغفر الله کەیت و دیژ لە مێژە خۆی لەگەڵیە بەڵێ مامۆستا جەناب زۆر جار مرۆڤەکان لە تەنگانە و ناڕەحەتی و تیاچوون و قەرزاری و نەبوونی و بۆ منە مناڵمردن و ئەم شتانە ئەگەڕێنەوە بەلای خوا حتى مهاتما غاندی لە گەشتێکمان بۆ بەریتانیا ئەو کاتێک کە شەپۆلەکان هاتن خەریب و کەشتێکیان ئەخستە نێو ڕووبارەکە و نەغڕۆ بووین ئەو کاتە بوونە خەڵکی لە مەعسیەت و مەشروب خواردنەوە ئەم شتانەی خۆیان وازیان هێنا هاتن مناجاتیان ئەکرد بۆچی مرۆڤ لەم کاتە هانا بۆ خوا ئەباوە لەم کاتانە هەوڵەدا تۆبە بکە لەو کاتانە یەقینی بۆ دروست بووە کە غەیری ئەو کەسەی کە دروستی کردووە کە پێشەوەی هیچ عەریزەیەکی ناوە دروست بێت خۆی ئاوا هاتۆتە کایە و مەلۆتکەیەک بوو لە بەدەگا دایانایە پشیلە ئەی خوارد قووەتی خوای لەگەڵا بۆ بەم 70 کیلۆیە بۆ یەقینی بۆ دروستە بێت کە ئەم کەسە تەنها ئەو کەسەی دروستی کردووە فریایەکەوێ ئەو یەقینە ئەو دەقە بۆی دروستە بێ خوای تەعالا یەد بەهانایەوە جل جلاله بەڵام دوای ئەوە بیریە چێتەوە ابن تيمية استغلال موضوعك كذا ناوينا بتوبي مصلحة جاري واحد هندي توبانة توبي مصلحة لو كاتي زيقتها كاتي يعني ظنك كاتي أويك نتوشي نارحتي ونخوشيك بويت أشي توبة لا يبرد قال جل جلاله باشتو أو برسيارة كان زانان قال أنتو لو كاتاك أخوا فرياتك لبحرك أنا على غرق بدتك لسيارك أنا على دعمك زور هين قد نجاتها من على كد نجاتها أي باشا أجر همو كاتي كد بيقينه وأوادا ولا خواب كي شيء بيت أولا يا زور بيقينه ودواك أبوي إخوائي أكثر شنك الدعاء وبارانا وتوبة كردن يقيني لقلانا به هيك سودكيني الله تعرف إلى الله في الرخاء يعرف في الشدة لك همو كاتك همو ساتي لقال خوايا با خواي تعالى أبيبا مدلل وكوشون عمري كوري عبد العزيز يك حديث تأثيري كد ولا جياني يك حديث أيش شاب التائب حبيب الرحمن حديث لا طبعا أيوب بيهقي سندكي حسنة شاب التائب حبيب الرحمن أو حديث بوبا كاري يعني كاريجري خصوصا سرجياني عمري كوري عبد العزيز كمنالك بشكوله بوا يعني جنجي توبكار مدلل إخوائي مدلل يعني شيء يعني خوشويستي إخوائي يعني هر شيء كبير بجويك ما وصلت توبكار لو حوت كسن كالجير سبري إخوائي للرجل كيامة حشركين يعني توبكاري تيانية لو حوت كسا بلام إنساني توبكاري يعني لله أفرح بتوبة عبده لدايك يقبمنا لكي زور بي خوش أخوي تعالى والتائبين يكي كلا مقام كان يكي كتوبة بكا
يعني حتى ابن قدامي المقدسي كتابي داناوە التوابين 203 كسي داناوە کە ئەم کەسانە لە 203 تقریبا سەتی بوون بە ئەولیا. ئینسان لە دوای تەوبەوە ئیشی دەست پێەکە، لە دوای تەوبەوە قوربی دەست پێەکە، لە دوای تەوبەوە نزیک بوونەوەی لە پەروەردگاری دەست پێەکە. تەوبەکردن لە هەموو شتێ لای خوا خۆشەویسترە. خوا ڕقی لە زیناکەر نییە، قەت خوا لە ڕقی لە عارەخۆر نییە، ڕقی لە کەسێکە دەستی بۆ بەرزەوە نەکات. جیازی لە نێوان تائیب و تەواب چییە؟ تەواب مصطلحێکە بەس بۆ خوا ئەوترێ. بەڵێ. تائب کەسەکەیە، اسم فاعلكية. إلا دعاءك الله اجعلنا من التوابين واجعلنا من التوابين يعني لو وجعلنا من المتطهرين، يعني لو كسانيك يترنيا بصيغه مبالغه لا اخواي باروديار ام كسبوا بتواب. بلى. وكو مقابل اوابه كيك صفات ابراهيم عليه السلام. اواب يعني يؤوب كثيرا، زور اقريته. ذباب يعني مش لزماني عربية. ذب آبة يعني ليدي أقريته، آبة يعني قرايه. فأواب يعني قران كسيك زور قريته. تواب يش كسيك زور توبة بكا. بوي نبي إخوة يكي لنا كاني التوابة يعني زور توبة قبولة كان. روجانا لهزاران بمليون خلق توبة أكات. خوا قبول يكا جل جلاله. فإيما يجيك لم لنا أخوة معنا أقر يك داوي توبة ما اللي بكا في ناوث يكسك داوي توبة اللي يكردون. پێوتە داوای عفوی لێ کردووە. ئینسانیش ئەبێ کە عفو مقابل کە داوای عفوەکات ئەبێ لێ خۆش بیت، ئەبێ عفوی کەی. بۆ یەکێ رقم 383 اسماء الله الحسنى لە حديث الترمذي العفو. فأم عفو بناو بۆ یەکتری بەکارهێنین تەوبە بینی بەندەکە و خۆی پەروەردگار جل جلاله. بەڵێ مامۆستا هەمیشە لەوەچێ کۆمەڵی خەڵک بە بارێکی سلبیا لە تەوبە ڕوانن و ئەڵێن تەوبەکردن زیندانێکە بۆ تۆڵەکردنەوە لە ئینسان. ئایا ئەمە ڕاستە یام ئەکرێ ئێمە بڵێین بۆ منە نەخێر تەوبەکردن دیوێکی تری ژیانە؟ یعنی وازەحتریکەی خەڵک لەوەچێ خەڵکێک هەبێ بڵێن مرۆڤ کاتێک کە بە مەعسیەت و تاوان چواردەوری یان پەرژینێکی بەدەورا کراوە تەوبەکردن هەر وەکو ئەم زیندانە وایە. یعنی بۆ ئەوەی عیزەتی نەفسی ئەم ئینسانە بشکێنرێ، بۆ ئەوەی بۆ خۆی بەهینکار لە کاتێک ئەمە هیچ خۆ بە کەمزانیەک نییە لە بەرامبەر خوایە تۆ داوای لێبوردن بگەین، چونکە هاوشێوەی نییە. خوای گەورە وەکو مرۆڤەکانی تر نییە کە تۆ دوایی فەسحت بکایان بۆ منە ئابڕوو دەرێتەوە نێو کۆمەڵگەیە. کۆمەڵی لە خەڵکی ئەڵێن بۆ منە تەوبە شوێنێک وەکو زیندان بۆ تۆڵەکردنەوە لە مرۆڤ. ئەمە وایە یانە؟ تەوبەکردنەوەی دەرگاکانە. تۆ کاتێک کە لە تاوان و مەعسیەت و سەرپێچیە ئەوی ئەوە زیندانیە، ئەوە سجنە. ئەوە کاتێک کە ئینسان نزیکی شتە بڤەکان ئەبێتەوە، نزیکی شتە کە منهی لێ کراوە ئەبێتەوە، ئەوە سجنێکی بۆ خۆی دروست کردووە. چونکە ئێمە خۆی پەروەردگار جل جلاله هەمیشە ئەو قسەیە ڕاز نییە، غەڵەتە، نابێ وا بوترێت. چونکە ئێمە باشترین خەڵاتی کردین خۆی پەروەردگار عەقڵی پێداوین. لەگەڵ عەقڵەکە کە پێداوین دوو جادەی پێداوین پێوتێ خێر و شەڕ. ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرە وئیما کەفوورە ئینا هەدەیناه النەجدەین. ئەم نەجدەینە خێر و شەڕە پێداوی خوای تەعالی جا ئەگەر هەمومانی بخستایەتە سەر ڕێڕاست یان هەمومانی بخستایەتە سەر شەڕ وەکو هەردووکی غەڵەتە. ئەبێ هەردوو ڕێگەکەمان بۆ دانێ خۆمان. ئەمە مزگەوتە، ئەمەیش شوێنی خراپە مەسەرەن بۆ نمونە. فەئەمە ئیختیاری خۆیەتی ئەو کەسە. بەشی ئەونەی تایە ئەوە ئینسان قەرزاری ئەو کەسە بێ کە دروستی کردووە بگەڕێتەوە بۆ لای خۆ. هەموو کەسێ هەموو ئەندامێ لە حیزبێکە، هەموو مناڵێک لە عایلە و خێزانێکە ئەگەر هەڵە بکات هەمیشە بێ داوای اعتیزار بکات. یعنی لە حیزبایە، لە منەظەمەیەکی خەیریایە، لە جەمعیەکە، لە گەڕەکێکایە غەڵەتیەکە، لەناو عایلە و کەسوکاری خۆیەتی غەڵەتیەکە ئەبێ چی بێت؟ ئەبێت داوای لێبوردن بکە. فەئەم کەسەیش کە تەوبە ئەکات دەرگاکان لە خۆی ئەکاتەوە، نەک سجن بۆ خۆی دروست دەکات. بالعکس دنیا لە بینی دوو قەوسایە ئینسان، لە بینی دوو میمایە، میمی میلاد و میمی مەوت. لەم دوو بینەیە ئیختیبار و ئیمتیحان و تاقیکردنەوەیە. چۆن ئیمتیحان و ئیختیبار و تاقیکردنەوە ئەکات؟ بە شەڕەکان لەگەڵ خێرەکان. ئەمە بەرەو دۆزەختە بە، ئەمە بەرەو بەهەشتە بە. ڕەحمەتی خوا لە زانایان بێ ئەفەرموون بەهەشت هەمووی خێرە شەڕیتیانە، دۆزەخیش هەمووی شەڕە خێریتیانە. ئەبێت تۆ لەم خێر و شەڕی دنیا بەشی خۆت دیاریکەی، ڕێگای خۆت دیاریکەی بۆی بگەی بەو منزڵگایی کە ئەدەوێت. ئەگەر خێرەکەی ئەچیتە بەهەشت، ئەگەر شەڕەکەی ئەچیتە دۆزەخ. فکاتی تەوبەکردن کاتێکە کە ئەڵێی ئیتر حان الوەقت، ئیتر کاتی خۆی هاتووە نزیکی
شتەکان ئەم چەند ساڵە ئەم فترەیە کە خەلەلم هەبووە ئەو بالمناسبە هەرچی تاوان هەیە چۆن خوا حرامی کردووە عەقڵە سەلیمەکانیش حرامەکەن یەک کەس نییە بڵێ مەی باشە یەک کەس نییە بڵێ جگەرە باشە جگەرە لەکوێ باشە ملباریکەکەی دەم و چاو ڕەنگە زەردیەکەی خۆی لێ نووسراوە سەرەتانی دەم و پلە لێ نووسرا لە پاکەتەکە بە هەرچی تاوان هەیە زیناکردن خوای تەعالا حەڵاڵێکی بۆ داناویت لەگەڵ گۆشتێکی حرامی بۆ داناوی بەڵێ مامۆستا ئەمە عەقڵە سەلیمەکان لێیان یەکێک لە هۆکارەکانی گیرابوونی دوعا وەکۆڵێ پێش چاوخستنەوەی ئەو کردەوە باشانەیە کە لە ڕابردووە لەبەر خاتری خوا وەکۆڵێ ئەنجامەدان وەکو ئەو سێ نمونەی ئەو سێ بەنی ئیسرائیلی کە چنە ئوشکەوتەکە لە تۆبەکردنە بۆ نمونە کە ئەمی ژەریەکێک شێوازێکە بۆ گەڕانەوە بەلای خوا تا چەند پێش چاوخستنەوەی گوناه و مەعسیەتەکانی خۆت ژماردنیان بۆ کاریگەری هەیە لەسەر زیاتر سووربوون لەسەر تۆبەکە ئەم مەحویە فەرمێ چ خۆشە بەم هەموو عیسیانەوە یا ڕەبی بمبەخشی ببەخشە بگرە دۆزەخ خۆڵەمێشی کەم بوو یەک مسقاڵ لە کاتی تەوبەکردنە ئەبێ ئەم مێشکە شتی بیرکەوێتەوە یەکێ لەوەرە کە بیرەکەوێتەوە عەزەمەتی خوای پەروەردگارە جەلە جەلاله تاوانەکەی من تاوانم کردووە تازە هاتوومەتە بەردەم قاپی ڕەب العالەمین جەل بە قاپی ڕەحمەتی داوای تەوبەی لێ یەکەم تاوانی من قیاسەن بە ڕەحمی خوا قیاس ناکرێت چونکە تاوانەکەی من زۆر بچووکە فەچی بیرەکەوێتەوە عەزەمەتی پەروەردگار جەلە جەلاله یەکێ لەوانەی کە زۆر مهمە لە کاتی تەوبەکردنا بیر بکەوێتەوە تاوانەکەیە خودی تاوانەکە خۆی کە ئینسان بیر بکەوێتەوە چۆن خوا بەو سوورەتە تۆی بینی ئەگەر نەعوذ بالله زیناکردنە عەرە خواردنە ئەوانەی کە پێ ئەوتێ کەبائیر و مەنهیاتە و کەبائیر لە دینی ئێمەیە خلافی تایە هەندێک دەڵێن حەوتە هەندێک دەڵێن نۆیە هەندێک دەڵێن یانزەیە هەتا ابن حەجەری مەکی بە ڕەحمەت بێ کتێبەکەی داناوە دووبەرگ الزەواجر في اقتراف الكبائر 464 كبيري هنا وتيايا إمامي ذهبيش بيش أو كتاب الكبائر دانا وكحفتا كبيرة فأم تاواني كأنجامي داول لكاتي توبكا ينتو ميشكي خوي ينتو ناخي خوي كتشون من يشتم خوابم صورة ناشرين من ببينه خوي تعالى لهيج كاتك غائب نابه لهيج كاتك ون نابه لا تأخذه سنة ولا نوم نسفرك نغايب به نأخوي نتقاوت به هيج تين أخوة رب لا تأخذه سنة ولا إن الله لا ينام وما ينبغي له أن ينام له القسط يرفعه وحديثك فأم مسألة مهمة إنسان كاتك توبأكات تاوانك بين توميشكي خوي بلد شون خواي تعالى مني بيني بمصورة ناشرين كخواي تعالى اللي يا أبوا من حاضر نبو معي أبي لهمو خيرك حاضر لهمو شرك بالزر طوبى وكو محمد رسول الله فرمي ابن حبان طوبى لمن كان مفتاحا للخير مغلاقا للشر طوبى يعني دعاء خير ابو كسيك خوش بختي وجزراني وبهشت بو كسيك ككليل ابو خير كان قفله على شر كان مامۆستا لە بەردەم وەکو پێشتری کاک مححمودی و خۆشم لە پێشکیەکە ئەما جوان پێدا لە بەردەم گەورەترین وێستگەیان کە گەورەترین وێزگای بۆ ئاشت بوونەوە لەگەڵ خوا مانگێکە ئەو هەموو ڕێز و قدرەت و وەکوڵێ قەدر و حرمەتەی پێبەخشاو لەلایەن خواوە شەوی قەدری تایە قورئانی تێدا دامەزێنراوە چۆن ڕەمەزان بکەینە دەواازەیەک بۆ تۆبە لەوە چێ کەسێک لە مانگەکانی ترا لە وەرزەکانی ترا کەمتر بوونە لەگەڵ بتوانێت بچێ جەماعەتەکانی بکە زیاتر کەمتر بتوانێت قورئان بخوێنێت بەڵام ڕەمەزان سێکەی ئەم حەیە و زیندوو بوونەوەی تایە چۆن ڕەمەزان ئێمە بکەینە دەواازەیەک کە تۆبەیەکی سەرڕاستانە تۆبەیەکی نەسوح بکەین و دوای ڕەمەزانیش هەر بەردەوامین لەسەری ئەبێ لە کات تێبگەین لە مۆزوعی کات ئەم ڕەمەزانە وەکو دوێنێ وتمان ئەیامن معدودات شان روجك واصلي مانجا عربي بيستونو يا رب محمد رسول الله فرمي لبخاري مسلمة انما شهركم ثم ام بنجيو عليك بيستونو فان زاد عليكم فهو من الله كواتا بيستونو روجا ام بيستونو روجا ينسي روجا اصل وايا همو دقيقي لايتو التوني به لايك سكا التوني بحسابي بوب كيت كبيش او تو يعني اسرافك يزورت كردوا قل يا عبادي الذين اسرفوا على انفسهم اسرفت على نفسك يا انظمانك اما انقهاتوا محطيكي تازيه بي قاچ تخستوا كهاتو بو اوي استفاده لي بكيد وبو اجر پاداشتي زورت بو بنسري شو كما ملكنا قال خويا تجارته لا باس اجر كسب حزكم تجاره كم قال خويا قران فرمي اولئك يرجون تجاره لن تبور يعني خسران ثانيه دور راندني ثانيه تجاره قال خويا پروردگار جل جلاله فكسي الله سيبو قيامي شو تجارته كسي سيبو جماعات لباتي او يجنج بتنيابكا بيستو حود نيجي يوري بونسري نك بيستو حود حسنه
27 نوێژی نیوەڕۆی بۆ ئەنووسێ ئەوە قولی ئەصحە کە زانایان بڵێن فەئەمە ئەم کاتە بە فیڕۆنەیە کەواتە مامۆستا ئەم تیجارەتە لە کاتژمێر با بڵین 1 و 2 شەواکە هەڵەسێ بۆ شەو نوێژ دوو ئیسیفادەی تایە دوو ڕبحی تایە ڕبحێکی معنەوی تایە ڕبحێکی مادیشی تایە کە خۆ دەڵێ خی گەورە چاوەڕێ بڵێ چێ داوای شتێکم لێ ئەکا چێ داوای ڕستقێکم لێ ئەکا چێ داوای بۆ نمونە هیچ فەرمودەیەک هاتووە بۆ نمونە بڵێت 10 شەو لەسەرێک هەستە داوایەک بکە لە خی گەورە ئیلا لە شەوێک لە شەوەکانە لێت قبوڵەکە و ڕستقێکت پێ ئەبەخشێ و ئەوەی کە لە نیەتی دڵتابێ بۆت ئەکا و خۆی مامۆستا محمود ئەو ئەگەر هەبێت 10 شەو یان شەوێ یان لە جومعەیەکە سەعاتێک هەیە وەکو حەدیثەکەی بوخاری ئەمانەیش مەزدەری تاقیکردنەوەن بۆ خودی ئینسانەکە خۆی چۆن ئێمە ئیشێکمان بەخوا هەیە لە شەوی مەغریبی پێنجشەمەوە تا شەوی مەغریبی جومعە هەڵەسین ئێمە بۆ ئەو سەعاتەمان بەنسیب بێت داوا لە خوا ئەکەین هەموو شتێک کە بەس خوا تاقی مەکەرەوە خوا نابێت تاقیکەیتەوە ئەبێ بەیەقینەوە لەو 10 ڕۆژەیە بەیەقینەوە لەو 10 سەعاتەیە بەیەقینەوە لەو سەعاتەیە ئەو کاتانەی کە دوعاتیایە گیرایە ئەو کاتانەی کە تەوبە خوا قبوڵیەکاتیە ئەبێ هەستی بەیەقینەوە نەک بڵێ ئەم کاتە کاتی خۆیەتی با تەوبەکە بکەم و لێ قبوڵ و وەک ذب براس عالم بطلع منها سالم نابێ شتی وا نابێ وإنما أصل وایە ئینسانەکە یەقینی لا دروست بێ وەکو مردن ئیسا هیچ کەسێ نییە مردنی ئینکاری مردن بکات لە ئادەم و هەتا ئیسا هەیە ئینکاری خوا بکات زۆرە بەس ئینکاری مردن کەس نییە چونکە مردن ناونراوە بەچی واعبد ربك حتى يأتيك اليقين ناونراوە بە یەقین ئەبێ وەکو مردن یەقینی لا دروست بێ بەرامبەر ئەم مەسئلەیە لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالوه ئەگەر بۆ نمونە ئەڵێ 40 ڕۆژ ئەوەی نوێژی جەماعەت بکات ببيانيان يدرك الإمامة خوي تعالى دو براءتي بونس براءة من النفاق وبراءة من الشرك مثلا أما أبي بيقينه وبه أبي يقينه تبي إنك والله تشل روج بابشم بشكم أمدو براءة بودروز به أبي يقينه تبي إنك تاقي كيتوا هرشيش تبيك بس خوا تاقي مكان باب زين هزار بام بشكو دوم بوبه والله عشيا بونا چونکە خوا تاقی کردوتەوە ئەبێ بڵێ هەزارە هەموو ئیتر بۆی ژمنەنێرێ خۆ من حەسەناتم بۆ نووسێ لە قیامەتە ئەبێ بەم دڵەوە بێ فپێویستمان بە دڵێکی ئاوای لە ڕەمەزانە پرسیاری مامۆستا ڕیاض ئەبێ هەوڵ بین کاتەکانی ڕەمەزان لە ئێمە ئاڵتونی بێ کاتەکانی ڕەمەزان جیاواز لەگەڵ مانگەکانی کەیە هەموو کاتێک يعني دقات وكو أحمد شوقي دقات قلب المرء قائلة له إن الحياة دقائق وثواني خاصة رمضان مانك بيستنون روجة سير روجة ليت الروات أبي هول البيت باشترين تجارة كي لقال پروردگار جل جلاله باشترين قرآن خويندن أم جارة قرآن خويندنكي رمضان وكو قرآن خويندنكي ما كاني كنية أبي هستي بتدبره ودزنيش إنجا نيوشكرني رمضان جیاوازە دەبات نوێژکردنی ڕەمەزان ئەوە بێتەوە 2 دقە چاوەڕوانی نوێژی نیوەڕۆ بکەی لە ژیانیا کەم مسلمان چاوەڕێی نوێژی نیوەڕۆکە بەڵامە چێ سەرایەگرێ بۆ مەسەلە دنیاییەکان زۆر طبیعیە بەلایەوە ئەگەر ڕۆژێ لە بەیانی زوو تا نیوەڕۆ طبیعیە بەلای بەڵام ناچێ چێتە ئەو مزگەوتەوە وازانێ چۆتە جەهەنەم بەڵێ مامۆستا بەم پرسیارێک ئەگەر بشکرێ نازانم کۆتا پرسیار بێیانە سیرەکەی ئەم تەوبە گەڕانەوە بۆ لای خوا هەمووی سەمەر و بەرهەمەکەی بۆ خودی مرۆڤ خۆیەتی بەڵام سیرەکەی خوای گەورە زۆر خۆشحاڵە بە گەڕانەوەی بەندەکەی تەنان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ سوێندم بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە ئەگەر ئێوە تەوبە نەکەن و داوای لێبوردن لە خوا ئەگەر گوناه نەکەن و داوای تۆبە و گەڕانەوە لە خوا بکەن خوا ئەتانگۆڕێ بە میلەتێکی تر بۆی ئەوان ئەو ئەرکە بەجێبن یام ئەوەی حوشترەکە کە لە بیابانە بڕۆ پێغەمبەری خوا فەرمێ گەڕانەوەی ئەم حوشترە بۆم پیاوە چەندە مای خۆشحاڵیە بۆ گەڕانەوەی بەندێ بۆ لای خوا لەوە زیاتر خۆشحاڵیە کاتێک ئێمە دوو برا دوو خوشک دراوسێک دوای عاجزی و وەکوڵێ پچڕانی پەیوەندیان ئەگەر ئاشت ببنەوە سەیەکەی ڕێساردیەک وەکو ناچێتەوە بابی یەکەم جاری بەڵام سیرەکەی خوای گەورە کە دەرگای ڕەحمەت و مێرەبانی لەم بەندەی ئەکاتەوە زۆر خۆشحاڵە و پەیوەندیەکی وای لەگەڵات دا ئەمەزرێنێ تەنانەت ڕابردووی پڕ لە گوناه و تاوانیشی بۆ ئەگۆڕێ بە چاکە و بە حەسەنات جەنابەت چۆن ئەمە لە یەکە دەیتەوە هەمیشە خوای پەروەردگار جەل جەلالوه حەزەکات بەندەکان سەرپێچی نەکەن حەزەکات بگەڕێتەوە بۆ ئەسڵی فیتڕەتی پاک بووە چونکە ئینسان کە دروستکراوە لە بەهەشتا بووە بە بۆنەی ئیبلیسەوە ئەم خەڵکە دەرچوون لە بەهەشتا ئەگینانە ئیسەر نان خواردن هەبوو نە جل ئوتوکردن هەبوو نە هۆڕن هەبوو نە تەب و تۆز هەبوو بۆ خۆی لە بەهەشتا شتەکان حازرە بوو فەخوای پەروەردگار لله ئەفرح بتەوبەتی العەبد ئەوەیە حەزەکات بەندەکە بگەڕێتەوە سەر ئەسڵی فیتڕەتی حەزەکات بگەڕێتەوە بۆ بەهەشتەکەی وإن تشكروه يرضه لكم قرآن فرمي أجر شكراني بكي سباسي خواب كي بلام أجر كفري بكي لا يرضه لكم خوي تعالى حزناك كسي كفر بكات حسيل كسي لمنهج لا بداد لخط لصراط المستقيم لا بداد فبيويست إنسانك بتوبة كردني
عشق و خۆشەویستی پیاکە لەگەڵ پەروەردگاریە جەل جەلاله ئینشاءالله عشق و خۆشەویستی لەگەڵ خوایە جەل جەلاله هەچ کەسێ حقیقەت و ماهیەتی خوای بۆ دروست بوو لە ذاتی خۆیە قیمەتی خوای بۆ دروست بوو ئەوە کاتێک کە تاوانەکەین دووشتمان هەیە لە بیرمان چۆ بۆیە تاوانەکەین یەکەم لەویا غافڵین لەخوا ئاگامان لە خوانیە مراقبە و چاودێری و کامێرەکەی خوامان بیرچووە دووهەم حسابی قیامەت ناکەین بما نسوا يوم الحساب قرآن فرمي بما نسوا يوم الحساب وكل قصي داوود هاتو فإما هج كاتي عشق وخوشويستي دروز بلا قال پروردگار جل جلاله او كاتي ايتر كوام تاواني صغائر لمما شوكا لا يتو قوريه وكو عبد الله كريم مبارك وكو تمام لا تنظر الى صغر الذنب وانظر الى من عصيته سيدي اومك تاوانا بشوكا سيدي اوك ام تاوانا انجام برامبر كي برامبر رب العالمين جل جلاله كيتر خوي تعالى خاوني همو صفة جوانا كان همونا وشيرين كان توش أبي لم صفة نوانا بو خود ورقري لخواي پروردگار تخلقوا بأخلاق الله وكوهاتوا العبارتك وانية فإنسان متخلق بأخلاق إخوة بصفات إخوة بو أوي كسيك ب لبيرجني رابي كسيك ب لمصيد رابي كسيك تشاك درچه إنسانك بكذبه نقنع كذبه كسبت فول به يعني صورتي إنسان نبي إنساني حقيقي به إنسانك پێغەمبەرانە و پیاوچاکانە بێت. دەست خۆش مامۆستاجان بە ئیزنی کاکریاز کاتمان تەواو بوو سپاس بۆ جەنابەت کە لەم بڕگەیە دووبارە بەشدار بووی لەگەڵمان سپاس بۆ بەڕێزت دەست و چاوت خۆش بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە بەردەوامی لەگەڵتان لە گۆزاری ڕەمەزان بەرنامەی گۆزاری ڕەمەزان لە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستە بڕگەی پرسیار و وەڵامی شەرعی کە تایبەت بوو بە جەنابی مامۆستا شێخ دیار ئەم بڕگەیە کۆتایی هات بە ئومێدی ئەوەی کە مامۆستا دیار دووبارە لێرە ئامادە ببێتەوە لە ڕۆژانی داهاتووە چونکە واقعان چێژ لە وەڵامەکانی ئەبینین هەروەها جێی دەستخۆشی و سپاسی ئەەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێک دێینەوە خزمەتان بۆ بچینە بڕگەی سێمی بەرنامە کە ئەویش بڕگەی پێشبڕکێی نیشتیمانیە بۆ جوان خوێندنەوە و بۆ جوان خوێندنەوە و ئەداکردنی قورئانی پیرۆز لەلایەن ئەو لیژنە بەڕێزەی کە لێرە ئامادە ئەبن ڕۆژانە و ئەو بەڕێزانی کە بەشدار ئەبن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لێرەوە خاڵیان بۆ دائەنرێت و لیژنەی تەحکیم بڕیار لەسەر دەرچوونیان دەرنەچوونیان ئەدات ئینشاءالله ئەچینە لای ناوبڕێک و دێینەوە خزمەتتان. لە هەنگاوێکی نوێدا و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەر تاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێ خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە 0 116 48 68. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە.
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان، یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی دەنگخڕی کوردی ئاسا بەرهەم دێنێت. لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتووک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی و سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ کەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ ناری تێریە میزەڵانە لوسی ئەشکرەی کاودێ تربێ دەرکێنە خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جەبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تو خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. شهر رمضان الذي أنزل فيه القرآن. لە هەنگاوێکی نوێدا و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کەناڵی ئاسمانی پەیام پێشبڕکێیەکی نیشتیمانی سەر تاسەری بۆ یەکەمین جار ڕادەگەیەنێ کە تایبەت دەبێت بە دەنگخۆشی و جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. ئەم پێشبڕکێ لە بەرنامەیەکی نوێدا ڕێک دەخرێت و کەسانی شارەزا و ئەزمونداری سەرکەوتوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزاندا سەرپەرشتی دەکەن. سەرکەوتوەکانی ئەم پێشبڕکێ خەڵاتی شایستە دەکرێن. بۆ تۆمارکردنی ناوی خۆت پەیوەندی بەم ژمارەوە بکە 0750 116 48 68. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان.
سڵاوی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام پێتان گەیشتینەوە بۆ بڕگەی کۆتایی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لەگەڵ لیژنەی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست جەنابی کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل بەخێر بێنەوە سەرسەر و سەرچاوان. جەنابی کاک شێخجان ئەمڕۆ ئەو بەشداربووانەی کە پەیوەندی ئەکەن بە بڵین ئەم بڕگەیەوە کە بڕگەی جوان خوێندنەوە و ئەداکردنی قورئانی پیرۆزە بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوە. ئەم بڕگەیە تێبینیەکت هەیە لەسەر مەسەلەن بەشدار بۆکان چیت پێ باشە چیان پێ بڵێ وەکو پێشەچیەک بۆ ئەوەی ئاگدار بن هەروەها بینەرانی بەڕێز و خۆشەویست ئاگدار بن بە چی شێوەیەک بتوانن پەیوەندی بەم بەرنامەیەوە بکەن و بتوانن بەشدار بن لەم بەرنامەیە. چونکە خەڵکێک هەیە پرسیارەکە ئەڵێ من پێم خۆشە بەشدار بم لەم بەرنامەیە چۆن بتوانم مەسەلەن تەنانەت خەڵکی کوردنا هەر خەڵکێکی دەرەوەی بڵێن هەرێمی کوردستانیش متابعی بەرنامەکەیان کردووە پێیان خۆش بۆ بەشدار بن چۆن ئەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. هەندێک تێبینی دوێنێک باسمان کرد لەو تێبینیانە کە پێویستەکە ئەو ئازیز و خۆشەویستانی کەوا بەشدارە بن لە ئەم پێشبڕکێ قورئانیەدا گرنگترینیان ئەوەیە کە هەندێک لەوانە تا ئێستا جیاوازی نێوان جۆری خوێندن بە تیلاوە و جۆری خوێندن بە تەرتیل نازانن. خوێندن بە تەرتیل ئەو شێوازەیە کە بە سەریع شێوازێکی سەریعی پێوە دیارە و خێرایەکی پێوە دیارە زیاتر ئەو مامۆستا خۆشەویست و ئازیزانەی کە پێشنوێژی ئەکەن لە عالەمی ئیسلامیەکەیان بینی کۆمەڵێکیان هەیە کە بەناوبانگن وەکو مامۆستا شێخ سوعەد شوڕەیم وەکو شێخ سعد الغامدی وەکو شێخ سعد الغامدی وەکو غەیری ئەوان یعنی کۆمەڵێکن کە بەتایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پێشنوێژیەکەن الحەمدوللا دەنگێکی خۆشیان هەیە و ئەوانیش بە ئاواز و بە مەقامات ئەخوێنن. بەڵام ئەمەی ئێمە تەوەرەکەی ئێمە دەربارەی جۆرێکی تر لە قورئان خوێندنە ئەویش پێوترێت تیلاوە. تیلاوە شێوازەکەی خاوترە و بواری ئەحکامی تەجوید و ئەوانەی زیاتر پێوە دیارە و ئەبێت تەطبیق بکرێت چونکە بە شێوازێکی خاوتر ئەخوێنرێ و ئەدا ئەکرێ. مامۆستا ئەگەر بکرێت وەکو نمونەیەک تیلاوە و تەرتیل عەرزکەی بۆ بینەرانی بەڕێز. بۆ نمونە ئەگەر چەند ئاەتێک بخوێنینەوە لە قورئانی پیرۆز بە شێوازی تەرتیل. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون. أما شوازي ترتيلا جاهي وين هي بدينكي خوشترو بأوازكي خوشترو بالتغيرات لمقاماتها بتايبتين ديك لوانيان كزور شارزان لبواري مقاماتها وكو الشيخ عبد الهادي الكناكري خواب داشتي خيران بداته بلام تلاوة جاية دوين نمونش مان لسر تلاوة هنا بلام يك نموني تري هنينو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا. أما الشوازي تلاوة جاهي ودارم تلاوة دو جور مدرسة معناها بتلاوة مدرسة عراقي ومدرسة مصري بهر كام لم دو مدرسة أو خوشويستانة بخوانن قبولا للايما إن شاء الله خواهي قورا همولاي كان موفق. إن شاء الله دستت خوش بي زور سپاس بۆ جەنابەت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بڕگەیەکی تێدایە بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ قورئانی پیرۆز بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن ئەم لیژنە بەڕێزەوە ئامادە ئەکرێت کە جەنابی کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیلە و ڕۆژانە سێ بەڕێز سێ خۆشەویست دەستنیشان ئەکرێن بۆ ئەوەی پەیوەندی بکەن بە خودی ئەم بەرنامەیە و ئەم بڕگەیەوە قورئان ئەخوێنن دواتر ئەم بەڕێزانە هەڵیان ئەسەنجێنن کە ئایا بۆ قۆناغەکانی داهاتوو دەرئەچن یاخودنا.
دەستت خۆش بێ کاشەیجان سەلامەت بی ئینشەڵڵا کاک ئەلەند سەردار ئێستا داواکارین ئەگەر لەسەر خەت بێ لە شاری سلێمانی سوورەتی بەقەرە ئاەتی 285 بۆ 286 دیاری کراوە بۆ ئەوەی کاک ئەلەند ئینشاءڵڵا بیخوێنێتەوە بۆمان بە دەنگێکی خۆش خی گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێت. سلام علیکم. سلام علیکم کاک ئەلەندیان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صاجان باشی کاک ئەلەند. باش ماما صاجان شكرا لكم بإذن خوا موفقت کا ئینشەڵڵا. کاک ئەلەندیان ئەو سوورەتەی کەوا بۆت دیاری کراوە سوورەی پیرۆزی ئەلبەقەرە لە ئاەتی 285 بۆ 286 ئینشاءڵڵا بۆمان بخوێنەرەوە با گوێبیستی جەنابەت بین. إن شاء الله لكم السلام. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا لا تحمل علينا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به ربنا لا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا
الكافرين صدق الله العظيم. دەست خۆش بێ کاکە ئەلەندیان تیلاوەیەکی زۆر جوانت ئەدا کرد خی گەورە لێت ڕازی بێ بەڕاستی ئەتحەفتەنە داواکەرم لە کاک دکتۆر ئیسماعیل ئینشاءالله تێبینیەکانی لەسەر تیلاوەکەی کاک ئەلەند سەردار ڕوون بکاتەوە بۆمان. بسم الله الرحمن الرحیم. کاک ئەلەند دەستی خۆش بێت تێبینیەکان شتی دقیق و وردن ئینشاءالله شتی هیوانیە کە زۆر جێگای ئەوە بێت بەڵام کاک ئەلەند بە حکمیەوەی هەندێک جار محاولەیە کرد مەقطعێکی زۆر بخوێنێت جاری وا کە گەیشتە کۆتایی ئاەتەکە نەفسی پێ نامە کۆتایی ئاەتە کەلیمەی کۆتایی یاخود حرفی کۆتایی وازح نەبوو هەر لە سەرەتاوە دەست پێ بکەین کاتێک لەسەر وشی ومەلائیکەتیه وەکوتوبیه وەڕوسولیه ئەو هاء بە هەمان شێوە لا نفرق بین ئەحەد من ڕوسولیه ئەبێ ئەو هاءانە بە تایبەتی ها کە حرفێکی ضعیفە لە زمانی عەرەبیە کە ئەکەوێتە کۆتاییەوە ئەبێت تحقیقی مەخرەجی کەیت و صفاتەکانی بە تایبەتی صفەتی هەمسی واضح بێت بەڵام لا نفرق بین ئەحەد من ڕوسولیه وەکو من ڕوسول دەرکەوت یعنی ئەوەندە بڵین من وای گوێم تێوەی بوو کە نەفەسی پێ نەما. شتێکی تر هەیە کە لە تیلاوەیە کاکشێخ زۆر کەس هەڵی تیا ئاکات تۆ کەڵی بە تیلاوە ئەخوێنی یاخود بۆ بە شێوازێکی بەطیء ئەخوێنیت بە هێواشی ئەخوێنیت ئەوەیە زۆر جار قاری هەوڵ ئەدا لە مەقطعێکا سورعەتی زیاد ئاکات کە سورعەتی قیراءەکەی زیادی کرد ئەو بەشەی کە بە سەریعی ئەیخوێنێت حرەکاتەکانی وەکو ئیختیلاسی لێت بە بەراورد بە پێش و پاشی خۆی بنمونە ئەگەر تۆ بڵێ وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير سيكي لمقطعك بلا أكات كبلي كرت أو مقطع قياسنا قياسك يتصدر بشتي خوي أغلبية بخاوي خويني كبلي كرت بي أو تريشي الإسراع في مقطع الآية لو كانت شي روزبي اختلاز روزبي يعني فتحي الراء يكسان نابي بفتحي بنمونا بضمي غينك لغفرانك بويا بيك هركسك بجداريك اقداري ام تبيني بيت بعام احكام تجويد باش وبلام يقدو شوينك بنمونا ربنا لا تؤاخذنا ان نسينا لا حكم نوني مشدد مانيك زمني غنك اكمل ما تكون ابي باندازي في زمينتوا ياخذ ربنا ولا تحملنا لجايدهم كقرايه او مما مشدده زمني بيوز نمايا ولا سري واعف عنا بهماشي وزمني بيوز نمايا ولا سري بو لبروي نفسي بينا بنا اجيشتكو تاي اياتك بهماشي وانت مولانا كاخفاء نون ساكنيه لكاتي تاكا زمني بيوز لسري نمايا ودسي خوش به خوي قبل موفقك ان شاء الله كاك دكتور محموديان ملاحظات جنابك لسر تلاوكي كاك الانت بسم الله الرحمن الرحيم دەستخۆشی و دوعای خێرمان هەیە دوعای مۆفەقیەتمان هەیە بۆ برای بەڕێزمان کاک ئەلەند دیارە ئەم چەند ئاەتە ئەم دوو ئاەتەی کۆتایی سوڕەتی بەقەرە یارمەتیدەری قاریئە بۆەوەی کە لە شوێنی گونجاوە بوەستێ ینی شوێنی گونجاوی وەستانی زۆر تایە هەر بۆیە نەکەوتە هیچ هەڵەیەکەوە لە ڕووی وەقف و ئیبتیداەوە و دوعای سەرکەوتنی بۆ خوازم دیارە الحەمدوللا دەنگێکی خۆشی هەبوو بەڵام دیارە لە تەلەفۆنە ڕەنگە ئەو دەنگەی بە تەواوەتی نەگاتە ستۆدیۆ خوای گەورە مۆفەقیکە سەربەرز بێ هەر بۆ ئەوەی من خۆشم جارجار قورئان خوێنم هەر حەزم لێ ڕوون بێتەوە لەلام بۆ نمونە لەو شوێنانەی کە حرفی جیم هەیە یاخود ئەو سەڵا یان قەلا شتێک لەو بابەتە هەیە لە قورئانی پیرۆزە ئەوانە ئەگەر بێت و لەسەر بۆ نمونە وشەیەک بۆ نمونە وەڕوسولێ لەویان نەبێ بوەستێ و دوای ئەو بە کەلیمەیەکی تر دەست پێ بکاتەوە ئاساییە بۆ نمونە نەگەڕێتەوە سەری بەڵێ دیارە شوێنی وەستانەکان بۆچی دانراوە یان شوێنی دەستپێکردنەکان بۆچی دانراوە بۆی ئینسان لە شوێنێکی گونجاوە لە ڕووی مانا و لە ڕووی ئەرابەوە بوەستێ و مانای ئاەتەکە تێک نەچێت گوێگر کاتێک گوێی لە قورئانە بێ هەڵە دروست نەبێ
ئەو شوێنانی کە دانراون لە ئەحکامی وەقف ابتدایی لە قورئانە دیارە بە گوێرەوەی زانایان دوای ئەوەی دراسان کرد و زانیوانە ئەم شوێنە گونجاوترین شوێنە بۆ وەستان و دیارە هەر یەکێک لەو علامەتانی جەنابەت باسی کرد جیمی لەسەریان سەلایان قەلایە هەر یەکێک لەو علامەتانە مانایەکی خۆی هەیە هەیانە بمانایەوەیە کە ئەتوانی بۆستی ئەتیادیە وەستان و نەوەستان وەکو یەک وایە هەیانە بمانایەوەی باشتر وایە بوەستی هەیە بەوەی باشتر وایە نەوەستی جیمەکە جواز الوقوفە بۆ نمونە بەڵێ ینی ئەتیادی وەکو یەکوان لایش هەیە ئەو لای نابێ بوەستی مثلا میم ینی وەقفی لازم ینی هەر پێویستەکە بوەستی بۆ نمونە ئاەتێک هەیە کە ئەڵێ فەوەیل للمصلین ئەلەوێ نابێ بوەستی بەڵێ نابێ بوەستی وەستانێک کەیتر دوای نەچیت و تەواوی نەکەیتەوە ئاەتەکەیتر دیارەوە زۆر هەڵەیە بەڵێ بەتاکید و ئەگەر کەسێکمانە بزانێ لەوانەیە هەندێک شوێنی گونجاوی تر بدۆزێتەوە بۆ وەستان و دەست پێکردنەوە بەڵام دیارە کاتێک لە شوێنێکە ئەوەستەیە کرد علامەتی لێ نەبوو بگەڕێتەوە سەری مەقطعێکی تر لەگەڵ بخوێنێتەوە بۆی دروستتر بێ و ڕاستتر بێ بێگیانەوەی ئاەتەکە باش بوو الحەمدلله لە ڕوانگەی وەقف ابتدا موفق بوو خۆی گەورە شەڕ ولاحظاتی من لەسەر تیلاوەکەی کاک ئەلەند خی گەورە پاداشتی خێری بداتەوە انشاءالله لە ڕووی سەوتەوە سەوتێکی جوان و باشی هەبوو بەڵام دوو خروجی سەوتی هەبوو لە یەکیکانە وقال و سەمیعنا ئەلێوە کە سەوتی بەرزە کردو خروج هەبوو واتە بە ئیسلاحێکی تر کە من حەز ناکەم ئەو ئیسلاحە بەکاربێنم کە پێوترێن نەشاز خروج یعنی نەشاز خۆی یعنی چی یعنی ئەو سەوتەی کە حەز ناکەی بەرگوێت بکەوێت کە کاتێ بەرگوێتەکەوێ هەستەکەی ئەمە ئەو سەوتە نییە کە لە بیدایەتەوە دەسی پێ کردووە لە ڕێڕەوەکەی خۆی لای داوە لەوێ لەوە قال و سەمیعنا کە بەرز بوویەوە کەوتە ئەو حاڵەتی خروج و سەوتیەوە لە لا يكلف الله لە الله وەکەشە عینیشت ئەو حاڵەتی بۆ دروست بوو وەکو نەغەمیش الحەمدولله زۆر جوان ئەدای کرد بەیات و ڕست و نەهاوەند و نەهاوەندی مڕەسەع و کورد و بەیاتیشی خوێند و کۆتاییشی بە بەیاتی هێنا قەراری ئەدا ئەکرد لە ڕووی سەوتەوە چووە جواب بە تەرتیبێکی زۆر جوان ڕۆی و جوابی عالی هەبوو و ویستی بچێتە جواب بەڵام جوابی بە تەواوەتی نەهێنا بەڵام عمومەن تیلاوەکەی زۆر باش بوو خی گەورە پاداشتی خێری بداتەوە انشاءالله دێن بۆ لای برایەکی ترمان کە ئەویش بەشدارە لە ئەم پێشبڕکێدا بە ناوی کاک محەممەد ئیسماعیل لە شاری کەرکووکی خۆشەویست ئەگەر لەسەر خەت بێ كاكا محمد جان سلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي كاكا محمد جان. الحمد لله سلامت من فوجنا. خوا موفقت كاي إن شاء الله. كاك محمد جان أو جيبو الدياري كرا ولا سورة بيروزي يونس آياتي 62 بو 66 هوادارين بدنيكي خوش بمان بخواني ونحن آذان صاغية. إن شاء الله. من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله لا الذين آمنوا وكانوا يتقون في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم ولا
يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم فلا لله من في السماوات ومن في الأرض الذين يدعون من دون الله شركاء يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون صدق الله العظيم. صدق الله العظيم. خۆی گەورە پاداشتی خێری برای عزیزمان کە محەممەد ئیسماعیل لە شاری کەرکووک بداتەوە. پێش ئەوەی بچینە سەر ئەوەی کەوا کاک دکتۆر و کاک دکتۆر مححمود قسەی خۆیان هەبێ لەسەر تیلاوەکەی کاک محەممەد ئیسماعیل حەزەکەین ئەگەر بکرێت گوێبیستی چەند ئاەتێک بین لە قورئانی پیرۆز گوێبیستی چەند ئاەتێک بین لە قورئانی پیرۆز بەدەنگی مامۆستای خۆشەویست مامۆستا شێخ عەبدولباست عەبدولسەمەد فەرموون با بەیەکەوە بینەری بین. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى فمن شهد منكم الشهر فليصم فمن شهد منكم الشهر فليصمه ومن أو على سفر فعدة من أيام أخر فمن شهد منكم الشهر فليصمه ومن أو على
براستي الشيخ عبد الباسط عبد الصمد خوای گەورە لێ خۆش بێ و دەرەجاتی عالی بێ دەنگێکی ناوازە و دەنگێکی خۆشی هەیە و لە هەموو عالەمی ئیسلامیدا دەنگی بڵاوە. کاک دکتۆر ئیسماعیلیان حەزەکەم قسەی خۆت لەسەر تیلاوەکەی برای بەڕێزمان کاکە محەممەد ئیسماعیل لە شاری کەرکووک ئەو ملاحەڵاتانەی کە هاتە بیخەیتە ڕوو. بسم الله الرحمن الرحیم. ما شاء الله كاك محمد صوتك خوش وأدائك باشي هو والله ما كري باخي زياتر وباشتر بخوي بدات بوي باشتر وباشتر بلمي إسا أدائي كرت. طبعا بشويشي عم تلفونه كان جا صوتك ناعمة وكز أبوي وهاته ولا برأوا ناتوين بريال لسأو مقطعنا بدين بتايبتي برقي لا خوف عليهم ولا هم يحزنون. لبدايات وكدس بيكر ألا إن أولياء الله بيتي لام لو شيء أولياء مكسورة بدواش يا هاتوا بوي ام كسري لاما قابلي اويا اختلاسي تابك ياخذ نخنته لبرو بقتابي اقدر الا ان اولياء الله نك اولياء الله ياخذ زور جار قتابي بلا اكاد لقتلاوي وكم مقطعي كاك محمد خونديوا لكسري لاما كيا بليكرت بهما شوا لا تبديل لكلمات الله للام مكسوره كيا لكلمات يعني او لام مكسوره بيج ميم مفتوحه كيا لو شابه ما شيء فليكر اختلاسي لكسري او لا ما يكرت. ولا يحزنك قولهم ان العزه بيتي زاي حرفك رخوه زمني نطقي لزمني حرف رخوه كان زمني نطقي يعني لها مو حرفك يعني ترزياتنا ولا همان كانت مشدديشه لبرو وكو بيويز زمني خوي بيندا لكو تعيش دا دوتي بينيتر وما يتبع الذين يدعون من دون الله شركاء كوسيلة سري بهمزه ساكنة وسيلة سري بويا زوربي كادم همزة ساكنة بتعيبتي حرفي همزة حرفي كيتشيا شديدي مجهورة بقوته كاتك وسيلة سري ناميني بو لبروي بتعيبتي بيش خوشي كحرفي مدة لبروا أبيلي راية قتابي آقادار بيت جورك لنبري صوتي من هي واتا نقوي إلا هندي شونا كراو ببابت أو تريت والله تو نبرد كردو تو نبرد نكر أم بابت أبو أونية براسي بكري سر موضوعي كي سريكي وبخوان لك بو أوي إما هندي جار هندي مصطلحك ومصطلحي نبر كأو تري مصطلحي كي قديمة وكو نطق والله ماكو موضوع وكو موضوع قديمة والله ماكو تسمية جديدة يعني تازه لا ناوي لين راوه فيسكا بنبرك صوتي بوسيله سريبا مشوازه وما يتبع الذين يدعون من دون الله شركاء بيش بقيت صار همزه قوتي قدي بصوت بوي همزه قبلي بو لبري بيش خوي حرفك مده الفا حروف مد شبيانتي حروف المد واللين لين يعني بسهولته بكمتين قوه وزخ الدرأشي تولي كيو لم نرمو لينا وبشي بو حرفك الشديدي مجهور لبرو تو بيست بشيا التشبيهات نبي كوشون سياره تولي غير ريغا شي بودو ناشي بوسي اقول لك وبشي بوسي تكاني قدا بسيارك امي جوايا ابي لو مقطع كلا حرفي مدك النقل اكيد شي بو همزك ابي تكانك بدي بصوت بو في سبيل وي ام همزه واضح به بلام نابي اوجكو مشيت الدروي بابتك ياخذ شوازيكي نشيا وبدا بقران خدنك لكو تعيش دا وإنهم إلا يخرصون بيتيا أكم مفتوحة بدوايا خائقات وكساكينو صفتي شي هي إطباقي هي أو عفوا صفتي استعلائي هي مرتبة تفخيمة توين بلي مرتبة شوارمة لبرو بقال لا أقدر بيا أكا تفخيم نكا لبرو لدوايا حرفه مفخم من هي وإنهم إلا يخ يا أكلي يا وإنهم إلا يخرصون وبيويستي جناك زور خاء كتفخيمك وابكي لحد يخوي مبالغه زياده به مبالغه تيابكي لبرو يخوي مرتبه شوارمو ساكنه دسي خوش به موفق به خير بعداش خير ذاته كاك دكتور جان كاك دكتور محمود جان بواري وقف وابتداء بواري زور جرينجا چونك بيموابه وكو معلومي جنابتانا علاقي بمعناي آياتك وهي جا حزكم ركنوي جناب لسر تلاوكي كاك محمد إسماعيل لروي وقف ابتداء بزانين موفق بو إن شاء الله تعالى
دوعای موفقیت و سەربەرزی بۆ کەم کاک محەممەد ئیسماعیل خوا موفقی کە خوا سەربەرزی کا دیارە ئەویش بەمان شێوەی قورئان خوێنەکەی پێشوو یعنی پێوەی دیار بوو کە شارەزایەکی هەیە لە قورئانەوەکو جەنابەت ئاماژەت پێکرد کاک شێخ دیارە جوانوەستان یعنی لە شوێنی گونجاوەستان وا ئەکا کەسێک کە گوێی لە قورئانەکە دەبێت ماناکانی زیاتر بۆ ڕوونەبێتەوە یعنی وەک وایە تەفسیری قورئانی بۆ بکەی ینی زۆر جار ئەو قورئان خوێنە بەتوانانە کە قورئانە خوێندنەوە یعنی کەسێک تۆزە شارەزایی لە عەرەبی هەبێ زانێ باسی چیەکە چونکە لە شوێنی گونجاوە ئەوەستێ سەهر بە نمونە لەسەر ئەو علامەتانی کە لە قورئانە هەنوو باسمان کردوتمان زۆر جار ماناکەیە گۆڕێ ئەگەر لەسەری نەوەستی بۆ منە لە وەلا يحزنك قولهم میمێکی لەتی لەسەرە کە ئەو جۆرە میمە ئەو جۆرە علامەتە ئەگەر نەوەستی ینی هەڵەیەکی گەورەیە و بۆ ئەم علامەتە دانراوە چونکە ئەگەر بڕوا قورئان خوێن بەسەر ئەو شێدا ولا يحزنك قولهم قسەی باسیەوە کە خەفەت مەخۆ لە قسەی ئەو کەسانە إن العزة لله جميعا قسەی ئەوان نییە گەر بەسەرێکەوە بیخوێنیتەوە وا گوێگر وا هەستەکە کە ئەنەما باسی ئەوەکەی کە ئەوان وایان وتۆ إن العزة لله جميعا بەڵێ هەر بۆیە لێرە پێویستە بوەستی کەواتە قورئان خوێن دەبێ بایەق بدا بە لایانی وەقف و ئیبتیدا وەکو چۆن وتم سەحابە بەڕێزەکان فەرمویانە یەکێک لە هەرە سەحابە گەورەکان فەرموویەتی التجويد هو تجويد الحروف هو الترتيل عفوا لو رتل القرآن ترتيلا فرمي والإمام علي فرمي الترتيل هو تجويد الحروف ومعرفة الوقوف ديارة بيقومان معرفة الوقوف زور جرينجا بو أمر عبر الزمان سربرز به موفقه لشواني وستانا كان يودعو أي خيري بو هندق ملاحظيت برزان وخوشويستان أو براني كوا بجدارة بن لم بيش بركيدا وەکوتم ئەبێ ئەوە بزان ئێمە بە دوو شێواز بە دوو قوتابخانە ئەم پێشبڕکێیە لە دوو قوتابخانە لە خۆ ئەگرێ یەکەمیان قوتابخانەی میسریە کە ئەو قورئان خوێنە بەناو بانگانەی وڵاتی میسر پیان خوێندووە لە کۆن و تازەدا و ئەوی تریان قوتابخانەی پێوترێ المەدرسە العێراقیە لتلاوة القورآن الكريم قوتابخانەی عێراقیە کە کۆمەڵێ مەقاماتی زیاد و کۆمەڵێک ئاوازی زیاد وەکوتراوە عێراق بەلەد المەقاماتەوە لە ئاواز و دەنگ و مەقاماتەکانە بە تایبەتی لە مەقامە فەرعیەکانە زۆر فراوانە لەو ڕۆوە و قورئان خوێنی باشیشیان هەبوو وەکو ببورن وەکو مامۆستا خەلیل ئیسماعیل حافظ خەلیل ئیسماعیل و هەروەها وەکو حاجی وەلید ئیبراهیم و کۆمەڵێک قورئان خوێنی تر کە ئەمانە بەڕاستی کاتی خۆی لە کاتی خۆی و سەردەمی خۆیاندا لە عێراق کە قورئانیان خوێندووە زۆر کاریگەریان هەبووە بەسەر جمهورەوە بۆیە من داواکارم لەو خۆشەویستانە کە بەشدارە بن لە غەیری ئەم دوو مەدرسەیە نەخوێنن و وەکوتم تەرتیل جایە لە تیلاوە ئەوانەی کە شارەزایەکیان هەیە لە تیلاوەدا بە شێوازێکی جوان وەکو کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێکرد نابێت ئەوەندە سەریع بێ و نابێت ئەوەندەش خاو بێت یعنی تەوازنی تیلاوەکە تێکدا و یەک شتی تریش هەیە دوێنێشەر ئاماژەمان پێکرد خۆشەویستانم مەسەلەی نەفەس وەرگرتن نابێت لە کاتی خوێندنە بە هیچ جۆرێک نە بە ئاشکرا نە بە نهێنی تۆ نەفەس وەرگری بەڵکو ئەبێ محاولە بکەی پێش ئەوەی ئەو ئاەتە بخوێنیتەوە نەفەسێکی قۆڵی بۆ هەڵمژی و ئاگایشت لە ئەحکامی تەجوید بێ ئەحکامی تیلاوەت القورئان بێ چونکە بەڕاستی تەجوید وەکو تەشبیه نەبێ ئەڵێن عمودی فەقەری تیلاوەت القورئانە خوێندنی قورئانی پیرۆز بربڕەی پشتی و عمود فەقەرەکەی تەجویدە چونکە صون اللسان عن الخطأ في قراءة القرآن الكريم بۆی هەڵە نەکەی و بە شێوازێکی جوان ئەم قورئانە ئەدا بکەی لەگەڵ ئەوەشا ئەگەر بێت و سەوتێکی خۆش و وەقف و ئیبتیدایەکی جوان ئەدا بکەی بێگومان تیلاوەیەکی ئەدا کردووە وەکو ئەو تیلاوەی کە ئەبوو موسای ئەشعەری ڕەزای خوای لێبێ لە خزمەت پێغەمبەرە صلى الله عليه وسلم خوێندێەوە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز ئەو پێغەمبەر فەرمووی صلى الله عليه وآله وسلم لقد أوتيت مزمارا من مزامير آل داود خۆشەویستان ئێستا برایەکی تری ئازیزمان ئەگەر ئامادە بێ لەسەر خەت بێ ئەویش برای بەڕێزمان کاک ئوسامە یعقوب لە شاری سلێمانی بەشدارە و ئەو ئاەتەی بۆی دایر کراوە لە سوورەتی پیرۆزی هود لە ئاەتی 37 بۆ
ئاەتی ژمارە 40 ئەگەر ئامادەیە با بفەرمێ. كاج أسامة جان السلام عليكم ورحمة الله. كاك أسامة كاج أسامة جان السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي كاك أسامة. سلامتك يا ماما طيان. خوا موفقتك خوالد رازي بيه. او آياتي بود دیاری کراوە کاکە ئوسامە گیان دەست پێ بکە لە سوورەتی هود ئاەتی 37 بۆ 40 فەرموو. إن شاء الله مطيان. أعوذ بالله من الشيطان بسم الله الرحمن الرحيم. ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. فسوف تعلمون من يأتي عذاب ويحل عليه عذاب مقيم. حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن. وما آمن معه إلا قليل. وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها إن ربي لغفور رحيم.
صدق الله العظيم. صدق الله العظيم. دەست خۆشیمان هەیە بۆ برای ئازیزمان کاکە ئوسامە یعقوب. کاک دکتۆر ئیسماعیل گیان ملاحظاتت ئەگەر لەسەر کاک ئوسامە هەبێت؟ بەنسبەت کە ئوسامەوە دەستی خۆش بێ ماشەڵڵا سەوتێکی خۆشە و ئەدایەکی جوان بەس ئاەتێکشی پڕان هەستەکەم قوتابیەکانمان کە پێیانڕی لە ئاەتی 37 بۆ چل ئەو 37 لە دوای 37 دەست پێکە خۆی ئاەتەکان ڕقەمی ئاەت لە کۆتایی ئاەتان نووسراوە واتە کەوترێ مەقسەبە نمونە 37 یعنی پێش خۆی ئاەتی 37 بۆیان لە وەصنع الفولک بأعیوننا بەسی تۆ سوەتی فاتحە بخوێنە لە بیدایەت تا بسم الله الرحمن الرحیم ئەمجا ئاەت نووسراوە ناڵێ ڕقەمیەک ئەمجا بسم الله الرحمن الرحیم لەبەرەوە قوتابیانە بێ ئاگادار بن بەشدار بوون کەوتێت لە ئاەتی 37 بۆ چل واتە 37 پێش خۆی ئاەتی 37 دوای ئەوە بێ بە ئاەتی 38 واتە لە بینی 37 و 38 ئاەتی 38 لە بینی 37 و 38 ئاەتەکە 37 نییە بە ئاگادار بن احتیاجی ئاەتی یەکەمی نەخوێن دوای ئەوی خوێن کێشەیە نییە ئەوە بە شێوەیەکی گشتی کاک ئوسامە کێشەی لە زەمەنی غونەکانە هەیە واتە چۆن قال إن تسخروا منا فإنا ياخذ من يأتيه عذاب يخزيه وفارت النور من كل زوجين إلا من سبقه أما أنا قد بين إدغامك أكاد ياخذ إخفاءك أكاد بەڵام زەمەنی پێویست لەسەری نامێنێتەوە طبعا کەڵام زەمەنی پێویست لەسەری نامێنێتەوە بە پێی سورعەتی قیراءەکە چونکە زەمەن چییە کاتێک کە ئەڵێن 2 حرەکە یاخود 4 حرەکە هەرچەنە لە هینەکانە لە حکمی نون و میم مشدد ئیدغام و ئیخفاء باسی زەمەن نەکراوە لەما باسی زەمەنیان نەکردووە بەس باسی چیان کە باسی وتوانە ئەمە زەمەنی ئەکمەل ما تەکوونە ئەمە کامیلە ئەمە ناقیسە باشە بەو شێوازە باسییان کردووە لەبەرەوە زەمەنەکانی وەکو پێویست نەبوو بۆ واتایی کە زەمەنی نوتقی نونە مشددەکان یاخود میمی مشدد یاخود ئیدغام یاخود ئیخفاء وەکو پێویست نەبوو پێویستەکە زیاتر بمێنێتەوە لە شوێنی خۆیان یەکێکتر لەوانە چییە حتى ئیذا ئەگە سەیریکەی لە دوای مەدەکەوە حرفی هەمزە هاتووە ئەمێ زۆر جار باسێتین ئەگە ئاگادار نەبێ لیا پیتی هەمزە مەکسوورەکە تەسهیل ئەکرێت تەسهیل بۆ مانایی من وای لێ تێگەم الله أعلم کاتی ئەڵی تەسهیل واتە صفەتی شیدەی لێ بکەرەوە پیتی هەمزە صفەتی شیدەی لێ بکەرەوە بێتە هەمزەیەکی مسەهەلە حتى درێژ یەکەیتەوە مەدە مەدی ژیانی حروف المەدی واللین واتە لین و سهولەیەکی تایە باشە یەکسەر بە دوایە چی دێت حرفێکی شەدیدی مەجهور هاتووە ئەبێت چی بکات ئەبێ قوتێک بدا یاخود هەوڵ بدات ئەو حرفە هەمزەیە ئیسهالی نەکات تەسهیلی تیان نەکات حتى ئیذا ئەبێ ئاوا تحقیقی مەخرجی هەمزەکە بکات ئەبێ ئاگاداری ئەوەش بێت ڕۆک و تێبینێکی تر لە دەرەوەی تێبینەکانی تر شتێکم کرد ئەوش ئەوەیە دیارە بەهۆی خەتی تەلەفۆنەکەوەیە یان بەهۆی مۆبایلەکەوەیە هەندێک جار سەوتەکە کز ئەبێ بۆ نمونە سەخیر و من هەکە بەواڵی ناتوانانی قەراری لەسەر بدەی بڵێ دەرنەکەوت دەرکەوت ئەگە گوێمان لێی بوو دەرنەکەوت دەڵین دەرنەکەوت هاکە بەڵام زۆر جا سەوتەکە کە دیار نییە ئەگە بڵێ تۆ نەت خوێندەوە ڕەن بێ خوێند بێتی تنازان مۆبایل خەلل لە مۆبایلەکەیە جەناوی ماسانی بەڕێز من قەناعەتێکم هەیە کە هەم ئێوە مەظلوم ئەبن لە ڕووی تەحکیمکردنەوە لە ڕێی تەلەفۆنەوە هەم ئەو بەڕێزانەش لەوانەیە مەظلوم بن لە کۆمەڵی ڕووەوە یعنی هەردوولاتان بەشمێنەتن لە قەزەی تەلەفۆنەکەەوە ئەگەر لە ستۆدیۆ بوونە ڕەنکەیە باشتر بووە ئەویش شوادانی لە داهاتووە لە قۆناغی داهاتوو تایبەتی زۆر جارەوە بوو نەبێتە گرفت بەڕاستی سماوەسا مەحموو ماشەڵا بۆ خۆی کێشەی نییە وە قوتیدا ئەو زۆر جاڵی دەستی خۆش بێ قوتابەکەش لێ ڕازیە بەزەمی دوای لەی لەم نەکاڵێەوە چێت هەڵی زۆرمان لێگرە فعلەن بە تەئکید دەگەم
حقلی تەجویدەکردی بۆ ئاسا محمود بۆ جەنابتە زیاترش کاک حسێنیش مەقاماتەکان هەموو ڕوونە دیارن یعنی هەر مەقام گۆڕێکسەر ڕوونە بۆ ئاسا محمود مەقطعی بڵێم حقلی تەجویدەکەی بێتێ بە تایکی دەویژ هەر بەس وەقفوتیدا کەمتر مەجای بە تایبەتی علامەتەکان هەیە خۆی گەورە کاک ئوسامە موفەق و سەربەرز بێ ئینشاءالله دیارە دەنگێکی خۆش وازح بوو بەس دیارە وتمان لە ڕێی تەلەفۆن و هەندێک مەقطعیە بچڕا یەک وەستانێک تێبینیمان هەبێت لەسەری دیارە وەقفی ئیطلاعی پێوتێ وەستانی ناچاری واتە کەسەکان ناسی پێ نامێنێ ئەوەستێ بەڵام دیارە لە تەحکیم و لە اختیبارە ئەبێ قورئان خوێن خۆی بۆ حاڵەتانە ئامادە کردبێ ینی با هەناسەشی پێنەمێنێ بە تێبینی لەسەر یەگیرە لەسەر وشەی قل نەحمل فیها وەستە دیارە ئەگەر بتوانێت ڕێکی بخا بۆ شێوازەی نەفەسی وا بێت تا بگاتە من كل زوجين اثنين لذا بوەستێ دوایی لێکی بداتەوە لە قل نەحمل فیها باشتر بوو بەڵام ئەو وەستا لەسەر وشەی قل نەحمل فیها و دوایی لە قل نەحمل فیها دەستی پێکردەوە خی گەورە موفەقیکە ئەو تێبینێ هەم بوو لەسەری سەربەرز بێ ئینشاءالله ملاحظاتی بەندەش لەسەر تیلاوەکەی کاک ئوسامە یعقوب بەڕاستی ئەدائێکی جوان و سەوتێکی خۆشی هەبوو خی گەورە پاداشتی خێری بداتەوە وەکو سەوت طبقەی قرار و جواب و جوابی عالی بەکارهێنا نزیک بوو لە جوابی جواب بەس یەک تۆزێکی مابووی وەکو نەغەمیش بەیات و ڕست و سێگا و فەرعێک لە سێگا کە پێوترێ هوزام بەکاری هێنا و چۆ بەیات خی گەورە موفەقیکە ئینشاءالله ئێستا من حەز ئەەکەم ئەگەر بە ڕوخسەتی جەنابتان یەکێک لە ئاەتەکانی ئەم بەڕێزانە بە کورتی بخوێنمەوە بۆ بە کورتی جەنابی شێخ بەعکسەوە ئەگەر کاتما بێ بۆ ئەوەی ئینشاءالله دۆستان و خۆشەویستان ئینشاءالله سوودی بێ بۆ هەموو لایەکمان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واصنع الفلك بأعيننا ووحينا ولا تخاطبني في الذين ظلموا إنهم مغرقون ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون فسوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها من كل زوجين اثنين قل نحمل فيها من كل زوجين
اثنين وأهلك إلا من سبق عليه القول قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول وما آمن معه إلا قليل صدق الله العظيم. ئەحسەنتم جەنابی مامۆستا خۆی گەورە پاداشتان بدات ئینشاءالله دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئینسان کە بە ڕۆژوو بێ دەستان خۆش بێنە بێگومان خۆی ئینسان هەرماندووبوونی پێوە دیارە تۆ ماوەیەکی زۆر و جا لە سەرەتاوە کۆمەڵی ئاماژەت بە هەندێک تێبینی کرد کە بەڵێ وڵات تێبینەکانش خۆی بۆ لەبەرەوەی کە ئێمە لە ناو پێشبڕکێکین زۆر ناتوانین تێبینی بین بیدایەت ڕۆژ کەڕۆک و ڕۆژی یەکەم هەندێک تێبینیمان نا کە ئەو برابەڕێزانە الحەمدولله زۆرێکیان پابەند بوون بە تێبینیەکانەوە لە هەمویان گرنگتر وەکوتم مەسەلەی تەجویدا و نەفەسە بتوانێت نەفەسێکی قۆڵ هەڵمژێ بۆی وەقفداەکەی تەواو بێ و مەخارجی حرف و صفاتی حروفەکان کە لە دەمیەتە دەرەوە بە شێوازێکی وابێ کە زانانی تەجوید چۆنیان وتووە ئاوا بێ ئینشاءالله هەموو لایەک مۆفەقە بێ. جەنابی مامۆستا کەسێک کە قورئان خوێنێت لە ئەسنای قورئان خوێندنە چ شتێک بکا بۆ ئەوەی تۆزێک چۆن ئەڵێ ئیسراحەت بە قورجی بدە یعنی بۆ نمونە ئێستا ئەو قوڕئانەی میسر یان خود وڵاتانی تر مەسەلەن کە بە سەعات دو سەعات لەسەر محافل قورئانە خوێنن هیچ شتێک ئەکەن بۆ ئەوەی مەسەلەن سەوتیان بە خۆشی بمێنێتەوە بتوانن ئەدایەکی باش ئەنجام بدەن تا کۆتایی والله ئەکرێت لەو ئەسنایە مەسەلەن ئەوەی من پرسیارم لێیان ینی ئەمانە ئەم پرسیارانە عەفوەن بۆیان پرسیارە ناکەم بۆ ئەوەی ئەو خۆشەویستانەی کە بەشداریشە بن بتوانن سوودمەند من یعنی لە وەڵامدانەوەی پرسیارەکە هەندێک شت هەیە تەئسیراتی هەیە لەسەر سەوتی ئینسان یەکێک لەوانە هیلاکردنی سەوت ئیتر بە هەرچی شێوەیەک بێ بە دەنگی بەرزە بۆ نمونە و کەسە مامۆستایە لە قوتابخانە بۆ نمونە یعنی زۆر ئەم قورئانە ئەخوێنێ ڕۆژانە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوە سەوتی ماندوو ئەکا بەڵام بەعام پشودان و ئیسراحەتکردن کارێکی زۆر باشە و ئاو خواردنەوە و من لیانم پرسیوە ئەڵێ نەهێشتنی ئەوەی کەوا سەرما ڕووکاتەوە و هەندێک شتی خواردن وەکو تیژی و تونی و ئەوانە و لە هەمووی باشتر خەوتنە چونکە قاری ئەمیسرەکان زۆربەی زۆریان ئەڵێن النوم خەمیرەة للصوت ئەڵێن وەکو هەوێنی دەنگ وایە خەوتن زۆر باشە بۆ هەمووشی خراپتر ئاوی ساردە بۆ ئاوی سارد حتمەن بیستومە خەڵکێگەیە سەوتی خۆشوتیی بە هەموو تەمەنم پەرداخی ئاوی ساردم نەخواردوتە وا خزمەتی سەوتی خۆی کرد زۆرمین دەستان خۆش بێ جەنابی کاک شێخ حوسێن کاک دکتۆر مەحموود کاک دکتۆر ئیسماعیل سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان بۆ ماندووبوونتان خوای گەورە بکاتە توێشوێک بۆ قیامەتان ئینشاءالله سپاسی بەڕێستان ئەکەین کە ماندوو بوون سپاسی ئەو خۆشەویستانە ئەکەین ئەو برا بەڕێزانەی کە بەشدار بوون ئەمڕۆ لەگەڵمان کاک ئەلەند و کاک مامۆستا محەممەد ئیسماعیل و کاک ئوسامە کە کاک ئەلەند لە شاری سلێمانی و مامۆستا محەممەد لە شاری کەرکووک و کاک ئوسامەش لە شاری سلێمانی ئەمڕۆ بەشدار بوون لە پێشبڕچەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی بۆ قورئانی پیرۆز سواسی هەمووی ئەوەی بەڕێز و خۆشەویستیش ئەکەین کە تا ئەم ساتە وەختە لەگەڵمان بوون بینەرانی بەڕێز و خۆشەویست تاعات و عیبادەتتان قبول داواکارین لە خوای پەروەردگار ڕۆژ و نوێژ و تاعات و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبول بکە و بە تایبەت ئەمڕۆمان لێ قبول بکە ئینشاءالله دەروی خێر بەسەر هەموو مسلمانانە بکاتەوە خوای گەورە ئیمانمان پێ ببەخشێ بە ئیمانەوە بمانژمێنێ و بە ئیمانەوە بمامرێنێ و بە ئیمانیشەوە حەشرمان بکە ئینشاءالله داواکارین لە خوای باڵادەست هەر مسلمانێک هەر ئیماندارێک هەر خۆشەویستێک هەر برایەک لە تەنگەژیەک و ناخۆشیەکە ڕزگاری بکە
داواکارین لە خوای پەروەردگار ڕەحم و سۆز و عەتف و بەزەیی خۆی بڕژێت بەسەر مسلمانانە لە هەموو شوێنێکە، چاوی بەزەیی و خێر و ڕەحمەت بڕژێ بەسەر فەقیر و هەژارانە ئینشاء الله، و دڵی دەوڵەمەندەکان و هەموو مسلمانان نەرم کات بەرامبەر بە برا مسلمانەکانیان، و تاعەت و عیبادەتمان دووبارە لێ قبول کات ئینشاء الله. سپاس بۆ بەڕێستان، تا سبەینێ و ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان پێتان ئەگەمەوە ئینشاء الله. بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.